گرنگی خەڵک بپرسم. بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تێوێ ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە بەرنامەی ڕاوێژ و لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە جارێکی تر بووینە میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویست. ئیمڕۆ جومعە 15 ڕێبەندانی 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 4 فێڤریوەی 2022 زاینی. وێڕای هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەمڕۆمان. ئازیزان، هەروەک ئاگادارن کۆماری ئیسلامی ماوەیەکە بە شێوەی بربڵاو دەستی کردووە بە هێرشکردن و دەست بەسەرکردن و زیندانی کردنی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەم لە ئاسی ئێران و بە تایبەت لە کوردستان. زۆربیان بە بێ ئاگاداری پێشتر و بە بێ هیچ هۆکارێکی دیاریکراو هێرش کراوەتە سەریان و ڕفرێنراون و تەنانەت دوای چەند ڕۆژ لە دەست بەسەرکردنیان پێیان وتراوە کە بە هۆکاری ئەمنیەتی یا هۆکاری لەو چەشنە کە گرێدراوە بە جەرایانە سیاسیەکان ئەوان دەست بەسەر کراون و تا ئێستاش شوێن و مەکانی تعدادێکی زۆریان هێشتا نادیارە و بنەماڵەکانیان لێیان بێخەبەرن. ئێستا و لەم بەرنامەیەدا دەمانەوێت بزانین کە ئەم هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیانە لە ئاسی ئێران و کوردستان بۆچی گیراون؟ کۆماری ئیسلامی لە چه هەلوو مەرجێکدایە کە ناچار بووە لەم ڕێگاوە ترس و خۆف خاتە دڵی کۆمەڵانی خەڵکەوە، یا خستنەپاڵی ئەم تۆهمەتانەی وەکو بواری ئەمنیەتی و گرێدانی ئەوان بە بزوتنەوە سیاسیەکان چەند ڕاستە و کۆماری ئیسلامی ئێوێ چ کەڵکێکی لێوەربگرێ. دیارە ئێوەی خۆشەویستیش دەتوانن لە ڕێگای تۆڕی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 پەیوەندیمان پێ بکەن و لەم بارەوە ئەگەر هەواڵێک گزارشێک راپۆرتێکتان هەیە هەم ئێمە و هەم بینەرانی ئەم بەرنامەی لێ ئاگادار بکەنەوە، هەم لە تەوەری بەرنامەکەشمانە ئەگەر پرسیارێک یا تێبینیەکە بوو لەگەڵمان پەیوەندی بگرن و لەگەڵمانە باسی بکەن. بۆ بەرنامەی ئەمڕۆمان داوامان لە هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە لەگەڵمان بێت و لەم تەوەرە بەشداری باسەکە بێت. هاوڕێ حەسەنم کاتت باش، زۆر سپاس کە دووبارە بوویتە میوانی ئەم بەرنامە و قبوڵی زەحمەتت کرد. ئەم کاتەی ئێوە و هاوکارانتان باش کاکە ئاکۆ، ڕێز و سڵاویشم هەیە بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە و لە خزمەتتان. هاوڕێ حەسەن، ئەمەوە بزانم کە کۆماری ئیسلامی بۆچی و لەم شرایەتەیە هێرشی کردوەتە سەر هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. هەڵبەت ببورن با من بزانم دوایین هەواڵەکان لەسەر ئەوە چییە، جا دوای دێنەوە سەر ئەو پرسیارە با پرسیارەکە بگۆڕم بەوەی کە دوایین هەواڵەکان لە ئێران و لە کوردستان لەسەرەوەی کە چەند نەفەر گیراون تا ئێستا کێگەلن و چارەنووسیان چی بەسەر هات. ئەوەی ڕاستی بێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بگیر و ببەندەکان زیاتر بووە. دلیلیشی ئەوەیە کە دەورێکی نوێتر بە تایبەت لە خەباتی معلیمان لە سەرتاسەری ئێرانە دەستی پێکردەوە. هەر لە سەرەتای ئەم هەفتەوە لە ڕۆژەکانی دووشەمەوە ڕایانگەیان کە ئێمە باتەوەجوبەوەی کە بە داوخوازەکانمان نەگەیشتوین و حکوومەت دەسیمان پێەکە جارێکی دیکە ئەتسابیان ڕاگەیان بە پێی ئەو ئامارانەی کە خۆیان بڵاویان کردبووەوە لە زیاتر لە 600 شاری ئێران مانگرتن و ناڕەزایەتی مامۆستایان لە پێش ناوەندەکانی خوێندن لە تاران لە بەرامبەر مەجلیس و شوێنە ئیداریەکانی دیکە لە شارە گەورەکانی دیکە و مرکزی ئوستانەکان لە بەرابەر ئوستانداریەکانە لە شوێنە گشتیەکانی پەیوەندیدار بە خوێندنەوە ئەو ڕێوڕسمانە بەڕێوەچوو و هەر لە دڵی ئەم ئەترازاتانەیە کە ڕۆژی دواترەکەشی هەر ئێدامەی بوو، کۆماری ئیسلامی بینی کە فەزاکە بە قازانجی بزوتنەوەی مامۆستایانە
هاوکات دەستیاندا بە دەست بەسەرکردن لە چەندین شاری لە دەرەوەی کوردستان کۆمەڵێک لە مامۆستایانی تێکۆشەریان گرت کە ئەوانە هەمویان کەسانی دڵسۆزی ئەو بزوتنەوەیان کەسانێک بوون کە بڕیارنامەکانیان خوێندوێتەوە یا درۆژمەکانیان بەدەستەوە بووە و کەسانێکن کە خۆشەویستی ناو ئەو کۆمەڵگایەن هەروەها لە کوردستانیشە ئەو کارەیان کرد لە مەریوان مامۆستایەکی تێکۆشەریان گرتووە لە شارەکانی دیکە ئەو کارانیان کردووە بەڵام ئەم بگیر و ببەندانە تەنیا بە مامۆستاکان کۆتایی پێ نەهات بەڵکو بەتایبەت لە کوردستانە هەندێک ڕەشبگیریشیان کرد بۆ نمونە لە کەڵاتەرزان لە سنا لە سەقز لە بانە کە پێشتر حدودەن 2 مانگ لەوە پێش نزیکەی 27 کەسیان بەیەکەوە گرتبوو دەستگیریەکانی ئەوان ئیدامەی هەیە لە منتەقەی لای شنۆ نەغەدە و پەسوێ لە بۆکان کولەن ئەگەر چاو لێ بکەین لە هەر کام لە شارەکان ئەتوانم بڵێم کەسێ یا چەند کەسێکیان گرتووە تعدادی لەمانە تا ئێستەش لە ڕاستیدا بێسەر و شوێنن لە بنەماڵەکانیان حولیان داوە کە ئەدرسەکانیان شوێنیان تەنانەت لەوەی کە لیباسیان بۆ بەرن کەسانێکیان هەن نەخۆشندەوە دەرمانیان بۆ بەرن بەری ئەوانەیشیان گرتووە دەستنە ئیتلاعات دەڵێن لای سپایە دەستن لای سپا دەڵێن لە دادگای ئینقلابن دەستن لای ئەوان دەڵێن لای ئێمە نیە لە زیندانی مرکزیە دەستیان پێکن و ئەوە هەم نیگەرانی بۆ بنەماڵەکان دروست کردووە هەم نیگەرانی بۆ خەڵکی شارەکان دروست کردووە و ئەو ڕەشبگیرانەی کە تا ئێستا کراوە هیچ کام لە گیراوەکانی دەوری ئەخیر تا ئێستا ئازاد نەبوون مزافەن ئەوەی کەروک عرزم کردن تعدادێکیان کەماکان بێسەر و شوێنن و ئیجازەی شیان بە خانەوادەکانیان نەداوە کە سەردانیان بکەن فەزای ناو شارەکان ئەوەندەی کە ئێمە پەیوەندیمان هەیە فەزایەکی پەر لە ناڕەزایەتیە خەڵک تووڕەن لەو ڕفتارەی کە کەسانی بۆ مافی خۆیان هاتوونەتە سەر شەخامەکان بۆچیە بێ بگیرێن معلمێکی بازنشستە کرێکارێکی بێکار کەسێکە لە ئەوە لە سەقسکە ژنێکی تێکۆشەر تاوانی ئەوانە چییە لەوە لە کاتێکدایە کە تاوانبارەکان کە ڕۆژانە خەریکن تاوان دەکەن مەوادی مخەدر لە شارەکانە بڵاو دەکەنەوە و بە هەزاران گەنج ئالووداکەن کەسانێک کە قەتڵەکەن کەسانێک کە هۆکاری جنایەتن و بەشێک لەمانە دەست و پەیوەندەکانی خودی ڕژیم و عواملی سپای پاسداران و ئیتلاعاتن کە خەریکی نائەمنی نانەوەن ئەوانە بە بەرزی بانانەوە دەخولێنەوە و کەسیش پیان ناڵێ ئێوە بۆچی دیوان بەڵام کەسانی کە دڵسۆزن ئازادی خوازن مافی خۆیان داواکەن شتێکی عجیبیان داوا نەکردووە داوای ئەو مافاناکەن ئەمانە بەم شێوەیە دەگیرن بۆیە ئێستا ئەتوانم بڵێم تقریبەن لە هەموو شارەکانی کوردستان دەستگیرکراو هەیە بێزگە لەوە لە دەرەوەی کوردستانیش لە چەندین شاری دیکەش لەو مامۆستایانە هەن و خودی ڕژیم بە باوەڕی من زۆر بە بزوتنەوەی معلمان حساس بووەتەوە کە دەتوانم بڵێم هۆکارەکەیشی لەوەی دەگەڕێتەوە کەم زوتنەوە ڕێکخراوە لە ڕاستیدا ئەو ئامرازەی کە بۆ خەبات هەیە بە دەستیەوەیەتی واتە تەشکیلاتە خەباتەکەی سەرتاسەریە لە تاریخی 42 ساڵی ڕابردوودا لە ئێرانە ئەمە یەکەم جارە ئێمە لەم ئاستە وەسیعەدا ببینی مەسەلەن لە 600 دانە شاری ئێرانە مامۆستا بێتە بەرناوەندەکانی خوێندن یا بزوتەوەیکی ئاوە کۆمەڵاتی بەرین بە دەیان و سەدان هەزار کەس بەڕێوە بکەوێت بێجگەلەوە ئەم بزوتنەوە ڕێبەری هەیە کانونی سنفی مامۆستایانن کە بەڕێوەبەری ئەم ئەتراز و ناڕەزایەتانە قەتعنامە دەدەن هەر جارێکە خەباتەکەیان تەواو دەبێت جەمبەندیە دەکەن لەو خەبات و مبارزەی کە هەیە و دەوری داهاتووی ئەترازەکەیان دیاری دەکەن کە حوتوی فلان ڕۆژی فلان لە فلان جێگا لە فلان شوێنەکان ئێمە ئەترازاتانە دەکەن کۆماری ئیسلامی لە ڕێکخراوبوونی خەڵک دەترسێ و ئەوە دەرس و ئەزمونێکی گەورەیە بە باوەڕی من بۆ هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە دەبێ ڕەچاوکرێن یعنی تۆ پێت وایە کۆماری ئیسلامی ئێستا لە نەگەرانیەک یا لە ترس و وەحشەتێک هێرشی بروەتە سەر هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەلومەرجی خۆی کۆماری ئیسلامی دیارە هەر ماوەی بە قەیرانێکەوە دەست پێ هەر قەیرانی بێ ئاویە بێ بڕقیە مەسلەی کۆڕۆنایە و دەیان قەیرانی تر کە لە ماوەی چەندەهەی ژیانی ئەم دەسەڵاتە لە ئێرانە شتێکی نامۆ نییە ئێستا وەزیەتی کۆماری ئیسلامی لە چ بوارێکدایە و ئەو جگە لەوەی کە لە ترسی لە پێشکەوتنی
جوڵانەوەیەکی وەک جوڵانەوەی سنفی مامۆسایان هەیە و فعالینی دەست بە سەرکاوانە وەزیەتی خۆی لەباری ئابووری ئەگەر بە کورتی بزانین سەرەتا ئەوە بڵێم کە سەرکوت بەشێکە لە پێناسەی جمهوری ئیسلامی، یعنی ئەگەر تۆ بتەوێت جمهوری ئیسلامی پێناسە بکەیت، زیندان، ئەشکەنجە، ڕەشبگیری، کوشتن، ئێعدام، ئەوانە دەبێت بە بەشێک لە پێناسی ئەو دەوڵەتە باس بکەی، حکوومەتە باس بکەی. هەر لە ساڵی 57ەوە کاتوتە سەرکار تاکوونێ ئێستا ئەوە بەشێکە لە پێناسی ئەو ڕژیمە. بە نسبەتی ئێستەوە کە ئەمە لە خۆفایە یا لە قودرەتدایە، من پێم وابێ ڕاستە جمهوری ئیسلامی ئێستا شێر دەسەڵاتی هەیە لە ئێرانە، بەڵام ئەوەی کە دەیکات لە خۆفی گەشەکردنی بزوتنەوە کۆمەڵاتیەکانە. یعنی جمهوری ئیسلامی ڕێگایەکی پێشگیرانەی بە قەولی خۆیان و بە قەولی نەزەریە پەردازەکانی اطلاعات و سپاه هەڵبژاردووە، پێشگیری بکەین بۆ ئەوەی کە ئەو خەباتە تەشەنە نەکا، بەرگری بکەین بۆ ئەوەی کە ناڕەزایەتیەکان زیاتر تەشەنە نەسێنێت و گەشە نەکات. و ئەوە لە چیدا دەبینەوە؟ ئەوە لە لایەکەوە خۆ فری و تازە دو ئەو ئەسلحەنیەکە بەدەست جمهوری ئیسلامیەوە کارامەیی مابێت، ئەسلحەی فری و لە دەست جمهوری ئیسلامی داکەوتووە، تازە دووە بە نسخەی هیچ مەلایەک و بە شەرع و ئیسلام و بە وعدە و وەعید و بە دنیای ئەو خەیاڵی ئەو سەریان هیچیان بۆ ناکرێت، هەرچی ماوەتەوە سەرکوتە. بۆیە بەو لە حازەوە ئەوان دەست دەبن بۆ سەرکوت، بەڵام خودی ئامرازی سەرکوت بە دلیلی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ئاستی کۆمەلگادا پێکاتووە ئێستا بە دژی خۆی تەبدیلە بێتەوە. ئێستا ئیتر سەرکوت وحشەت دروست ناکات، ترس دروست ناکە، بەڵکو ناڕەزایەتی پەرەپێدا. وەکو ئاگرێک وایە، ئەم ئاگرێ ئێستا کراوەتەوە لە کۆمەلگای ئێرانە، کەسێ بیکوژێنێتەوە بێنزین کا بەسەریا خۆ ناکوژێتەوە، پێی وابێ ئەوە بەوە دەکوژێتەوە یا نەوت کا بەسەریا، ئەوە دەیگەشێنێتەوە بەجێ ئاو بێنێ ئەوە بکە. جمهوری ئیسلامی ڕێگا حەلی نییە. ئەوە بۆ لە حەزەوە بە لە حەزی وەزعەتی ئێستای جمهوری ئیسلامیەوە حقیقەتی ئەوەیە هەر ئێرانیە، هەر کەسێک لە ئاستی ئێرانە ئەم شەوەکە دەخەوێت ترسی هەیە کە بەیانی هەڵدەسێ نان چەندێک گران بووە، بێنزین چەندێک گران بووە، خورد و خۆراک و ئەوە چەندێک گران بووە، ساحب ماڵەکەی سعاتی ئەوەندە سعات چەندێک دێتە سەری داوای کرێماڵی لێ دەکا، پوڵی پاس و تاکسی و ماشێن و ئەوانەی بۆ منداڵەکەی نییە بچێ بۆ مەدرسەکانی. بۆی اقتصادی ئێران ئەو ڕۆکە هەر ڕۆژێ لە چاو ڕۆژی پێشتری کە چاوی لێ دەکەی خراپتر دەبێت. ینی ئەگەر مەسەلێکەیە دەڵێ ئەم ساڵمان خۆزگەمان بەپار، لە جمهوری ئیسلامیدا وای لێ هاتووە خەڵک دەڵێن ئەمڕۆمان خۆزگەمان بە دوێنێ، تەنانەت ناڵن خۆزگەمان بە هەفتەی پێشووتر. ئەمە حاصڵی ئەم نەوع سیاسەتەیە کە جمهوری ئیسلامی لە تووری ئەم 42 ساڵەدا کردوێتی و بەسەر ئەو کۆمەلگای هێناوە. بنابەرین اقتصادی ئێران اقتصادێکی داڕماوە، اقتصادێکی وێرانە، بەشێکی زۆری لە سەروەت و سامانی ئەم وڵاتە یا ئەوەیە دەیکەن بە حەوایە بە ناوی موشەکی ئەلفەجر و فڵان و بەیان و چی دەچێت و لەوێ ناگاتە بۆشایی ئاسمان و دەتەقێتەوە. هەر کام لەوانە بە میلیۆنها و بە میلیاردها دلار هەزینەی تێدا دەکەن. یا بەشێکی دیکەی پوڵی ئەم ئابووریە دەچێت بۆ گروپە تۆریستیەکان. پێ دوایە هەر ئێستا کە کێشە لە عێراقا لەسەر سەرۆک کۆماری هەیە و قەرارە لە 7 مانگی 3 ڕۆژی دیکە هەڵبژاردن بکرێت، جمهوری ئیسلامی چەندێک خەرجی کردووە. ئەو هاتوچۆیانەی قائانی کردوێتی بۆ بەغا و بۆ شوێنەکانی دیکە و لەگەڵ ئەم گروپ و ئەو گروپ و ئەوانە هەر پارلمانتارێکە خەری بۆ ڕێیەکانی چ لەملا چ لەولە سەرەوەی 1 ملیۆن دلار پوڵ سەرفەکرێ بۆ ئەوانە. ئەمە جمهوری ئیسلامی لە چی دەیدا؟ جمهوری ئیسلامی ئەم پوڵ و پارانە لە سفرەی بێڕەونەق و خاڵی خەڵکی ئێران دەدا. لە یەمەنە ئەوەی کە حوسیەکان پەلامار دەبەنە سەر وڵاتانی دراوسەیان لە خەلیجی فارسا و بەڕێنوێنیەکانی جمهوری ئیسلامی بۆ فشارهێنان بۆ ئەو ئێتلافەیە کە لە بینی عەرەبستان و وڵاتانی تری خەلیج و لەگەڵ تورکیا دروست بووە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی هەرچی زیاتر بخەنە حاشیەوە. پوڵی ئەوانە کێ دەیدا؟ پۆلی شەڕی سووریە کێ دەیدا کە ڕۆژانە ئیسرائیل لەوێ لە ناوەندە ئەمنیەتی و نظامیەکانی ئێران دەدا وێرانیان دەکات، بەشێ لە فەرماندەکانیان و لە سپاییەکانیان و لە نیرو ئەمنیەتیەکانیان لەوێ دەکوژێن و جەنازەکانیان بەنهێنی دەبنەوە بۆ ئێران. پوڵی ئەمانە کێ دەیدا؟ پوڵی ئەمانە لە سفرەی بێڕەونەقی خەڵکی ئێران دەدرێت. بنابەری ئەو اقتصادە ئەگەر بۆ خۆی بە دلیلی ئەوەی کە اقتصاد لە سیستمی ئەمڕۆی سەرمایەداریدا زنجیرەیەکە، تەنیا بە دزی و بە دەوردانەوەی محاسر اقتصادیەکان وڵاتێک نابوژێتەوە،
بەڵکو خراپتر دەبێ وەزیەتەکەی جیالەوە ئێران لەگەڵ مافیایەکی دەسەڵات بەرەورووە کە ئەم مافیای سوپای پاسدارانە ئێوە چاو لێ بکەن هەر ئەو ڕۆژانە چەندین پرۆژەی دیکەیان لە دەوڵەتی ڕۆحانیەدا بە سوپای پاسداران چونکە ببوورە لە دەوڵەتی ڕئیسیە دەوڵەتی ڕئیسی لە واقعدا دەوڵەتێکی یەکلاکەرەوە بوو کە بەیتی ڕاهبەری و سوپای پاسداران هێنایەنە سەر کار بۆەوەی کە بتوانن جمهوری ئیسلامی لەم قۆناغە بۆ قۆناغێکی دیکە پێبەرنە ئەولاترەوە لە سوورەتێکە ئێستا خودی ڕئیسی بۆ بە ئەوباڵ بەسەر جمهوری ئیسلامی بۆیە ئەگەر بە کورتی عەرزتان بکەم ئەوەی کە دەڵێ وەزعی ئابوووریەکە وەزعی ئابووری ئێران لە خراپترین وەزیەتی خۆیدایە ڕۆژانە پێداویستیەکانی ژیان گران دەبێت ڕۆژانە خەڵک بێکارتر دەبن ڕۆژانە هەژاری و حتا ئەوتی کەنانەیژی کە بەشێ لە کۆڵبەر و سوختبەر و دەستفرۆش و چ لە مەرزەکانە چ لە بازاری ناوخۆیە بەدەستی دێن ئەوەش ئێستا بەرەو پوکانەوە ڕۆیشتووە هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێ کە ئەو وەزعیەتە بۆ خەڵکی ئێرانی تر قابلی تەحمل نەماوە هەڕە حەسەن لە قسەکان تا باست لە محاسرەی اقتصادی کرد حەزەکەم بزانم بە کورتی ئەگەر پێمان بڵێ ئەو مەسەلەی دانیشتنی بەرجام و ئەمانە گەیشت بەکوێت گوایە ئۆتۆماتۆمێک درراوە کە ئەمە دوا هەمین یا دانیشتنی داهاتوو ئاخرین دانیشتنە بێت لە نێوان دەوڵەتانی ڕۆژاوا و ئێرانە دام هیچ هەواڵێک لەو بوارەوە هەیە بەڵێ تاو جێگایی کە بە جمهوری ئیسلامی دەگەڕێتەوە جمهوری ئیسلامی لە هیچ بوارێکە ڕاستگۆ نییە لە بواری مەسئلەی ئەتۆمی ئەو دانیشتانش کە لە ڤیەنا دەکرێت بە خەڵکی ئێرانی وا تەوزی حەدایە وایان بۆ باسەکە کە ئەمە بۆ لابردنی محاسرەی اقتصادیە و ئێمە خەریکینەوەکەین بانگەکان دەچێتەوە جێگای ئەو درۆ دەلەسانە بە تایبەت ڕۆحانی زۆر شارەزا بوو تێدا زۆر متەخەسیسی درۆکردن بوو ینی چۆن وتیان سەرۆک کۆماری ترامپ وەختی خۆی وتیان 15,000 درۆی لە دەورانی سەرۆک کۆماریدا کرد و ئەمن پێماوی ڕۆحانی دووسێ بەرابەری ئەو درۆی کرد لەو بابەتەوە بۆی ئەمانیش ئێستا ئەگەرچی خەریکن دەستنەوە سەر ئەو ڕێژکەی ئەو بەڵام ئەو معلوماتەیە کە تەحویلی کۆمەلگای ئێرانی دەدەن جەعلە ئەو دانیشتانە بۆ مەسئلەی لابردنی محاسرەی اقتصادی و کردنەوەی دەرگای بانگەکان و ئەوە نییە بەڵکو ئیتفاقەن بەشێکی زۆرتری بۆ شاخ و کلیکردنی جمهوری ئیسلامیە لەسەر مەسئلەی موشەکەکانی لەسەر مەسئلەی ترۆریزمی لە منتەقەکەدا لەسەر مەسئلەی نائەمنکردنی وڵاتانی ئەم ناوچەیە لەسەر مەسئلەی هەر ڕۆژێ هەڕەشەکردن لە ئیسرائیل و لە هەمووی ئەوانە بۆیە ئەمە بۆ غەربیەکان بە قەولی خۆیان یەک پاکەتە هەتا ئێستا خۆ شتی زۆر نهێنیان نەوتووە بەڵام شەواهد وان نیشان دەدات بەبێ سازشکردنی جمهوری ئیسلامی و بەو معنایە بەبێ تەسلیمبوونی جمهوری ئیسلامی بە وڵاتانی غەربی بە نەزەری من جمهوری ئیسلامی شتێک بەدەست نایێنێ طبعا وڵاتانی غەربیش لە حولی ئەوەدا هەن کە بەنەوعێک سازشێک بێتە پێشەوە بەڵام واقعەتی ئەوەیە ئەو سازشە هەرچی بێت بەبێ پاشەکشەی جمهوری ئیسلامی ناکرێت بەڵام خۆ تەبعاً خۆوان وا ناکەن لە جمهوری ئیسلامی کە کارێکی پێ بکەن خەڵکی ئێران یەکجێ هەڵبتونە سەری و لە بینی بەرنمەجالێکی بۆکەنەوە بۆ شتای ئاوە چونکە هەرچی بێت جمهوری ئیسلامی ئەلئانیشی لەگەڵ حەسابکەی بە یەک معنا بە باوەڕی من هەر لە بەرەی لایەنهای غەربی و دەوڵەتانی ئوروپایی و ئەوەدایە و خۆشیان دەزانن کە ڕووسەکان ئەوەی ڕووس بە تایبەت رووسیە بەنەوەی کایان پێدەکا ڕاستە لە سووریەدا مەسەلەن ئەسەدی ڕاگرتووە بەشار ئەسەدی ڕاگرتووە بەڵام هەر ئەو چوونەی ڕئیسی بۆ مسکۆ هەر ئەو فاصلە توولانیەی کە لە مێزەکەیدایان هەر ئەو استقباڵی کە لیان کرد هەمووی ئەوانە لەواقع لیان نەکرد هەمووی ئەوانە ئەومان پێنیشان دەدا ئەوان جمهوری ئیسلامیان بۆ مهم نییە و بەڕاحەتی لە پێناوی بەرژەوەندی خۆیانە ئەس جملە مەسئلەی ئۆکراین کە ئێستا بووە بە کێشەیەکی قوڵی بینی ڕۆژئاوا و لەگەڵ ڕووسەکان بە باوەڕی من ئەتوانێت یەک لە فاکتۆرەکانی سازشکردن لەسەر مەسئلەی ئێران و ئەوانە بێت جا بۆی بە هەمووی ئەوانەوە ئەو تەبلیغاتە ئەوە دەمێ بڵم تەبلیغاتی جمهوری ئیسلامی کە تەحویلی خەڵکی ئێرانی دەدا درۆیە و ئەگەر قرار بێ سازشێ لەم بابەتەوە بکرێ کە من پێما بە جمهوری ئیسلامی تا لێواری هەڵدێرەکە دەڕوا بەڵام ئەوان ڕێنوێنی ڕاهبەرەکەیان هەیە کە وەختی خۆی وتی جامی زەهرم خواردووە لە جامی زەهرێکا من پێما بێ خامنەی بەری ئەوە دەگرێت گەر بە قیمەتی تێداچوونیان بێ لە سەدام حوسێن لاقل لەو بابەتەوە عاقڵترە یا لە لیبی و قەزافی و لەوانە عاقڵترە کە بە قیمەتی نابودی خۆی و هەموو سیستمەکەیشی تەواو نەبێت. زۆر باشە کاک حەسەن چەند پامێکشمان بۆ هاتووە بازە جارێکی هەم تێبینیە و هەم پرسیاریشە
با منم پرسیارە بکەم جا وردە وردە چمە سەر پەیامی بینەرانیشمان لە قسە باسەکاندا وا دەرکەوت کە وەزیەتی ئەقتصادی ئێران و جواب نەدانەوەی کۆماری ئیسلامی بە وەزیەتە و لەلایەکی تریشەوە ئەو شکستانەی کە بەنسبەت سیاسەتی دەرەوەی وڵاتی خۆی لەگەڵ مەسەلەی بەرجام و ڕۆژاوا و تەنانەت ڕوسیەشت باس کرد کە یەکێک هەموو دنیا پێوا بوو یا لانێکەم خەڵکیێران پێوا بوو یەکێک لە دۆستەکانی کۆماری ئیسلامی ڕوسیە. ئەمانە هەمووی وەتە ترس و خۆف لە پێشکەوتنی جوولانەوە کۆمەڵایەتەکان لێران هۆکاری دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی بدوتنەوە کۆمەڵایەتەکانە. بەڵام کۆماری ئیسلامی ئیتهامی ئەمنیەتی ئەدات لەم هەڵسوڕاوانە دایان خاتە پاڵ جەرایاناتی سیاسی و داخوازیەکانیان داخوازی ڕەواکانیان کە دەواخوازیەکی سنفیە لە چوارچێوەی ئێرانە مەترەحیەکەن ئەیکەنە سیاسی و ئەمنیەتی و گوایە پایەکانی ڕژیمیان نیشانەگرتووە. هۆکاری ئەمە چییە؟ سەرەتا ئەوە بڵێم ئەوەی کە لە کۆمەلگاهای دیکتاتۆریدا نەتەنیا لە ئێران لە هەموو سیستمهای دیکتاتۆری دنیادا هەر شتێک کە دەستی بۆ دەبێت بلا فاستە دەبێت بە سیاسی ئەوە لە ماهیەت ئەو حکوومەتەوە سەرچاوە دەگرێت بە دلیلی ئەوەی کە هەموو شتێک لەو کۆمەلگایەدا سیاسیە و مزافەن ئەوەی لە جامعەیەکی وەکو هێرانە کە دین سیاسەتە و سیاست دینە لە هەموو شتێکی ئەو کۆمەلگایەدا دەخاڵەت دەکات معلومە تۆ دەست بۆ هەر شتێکی ئەو کۆمەلگا بەری دەبێت بە سیاسی معلومە وەختێک کە نان لە دەست سوپای پاسدارانایە و بە مەیلی خۆیان قیمەتی ئارد زۆر و کەم دەکەن معلومە وەختی خەڵک دەڵێن نانمان نییە معنای ئێتراز بە سوپای پاسدارانە وەختێک کە بێنزین و سوتەمەنی لە دەستی دەوڵەتدایە و بەڕاحەتی هەرزانی گرانی دەکات و فشار دێنێتە سەر ژیانی خەڵک بۆ ئەوی بودجێ خۆی پێپڕکاتەوە ئەمە سیاسیە وەختێک کە مامۆستایان حەقدەستەکانیان حەقی مانگانەیان چوار بەرابەر لەژێر خەتی فەقرایە کرێکارێکە چوار بەرابەر ژیانی لەژێر خەتی فەقرایە بەڵام کۆمەڵێک مفتەخۆر بە ناوی ئاخوند و مەلا و ڕۆزە خوێن دەبینێ کە لە کارخانەکانی بنیادەم سازی بە ناوی حوزەی علمیەکانە دروست دەبن و دەیانێرن بۆ ئەم شار و ئەو شار و ئەم ئوستان و ئەو ئوستان ژیانیان لەسەرەوەی هەموو شتێکەوە ئەمانە هیچ زەحمەتێک ناکێشن هیچ شتێک مەحسوولی کاری ئەوان نییە بەغیرز بڵاوکردنەوەی ئرتجاع و کۆنەپەرستی نەبێت معلومە وەختێ مامۆستایە کە دێنێ خۆی لەگەڵ ئەو کۆنەپەرستە ئاخوندانە مقایسە دەکات معلیمی خۆی مقایسە دەکات کرێکارێک کە بەرهەمهێنەرە خۆی مقایسە دەکات معلومە هەموو شتێ دەبێت بە سیاسی بنابراین سیاسی بوون لەو کۆمەلگایەدا مەحسوولی ئیستبدادە ئەگەر کەسێک سیاسیش نەبێت ئەو کۆمەلگای ئیستبدادی دیکا بە سیاسی ئەوە یەک مەسئلەی ئەمنیەتی ناوی ڕەمزە بۆ سەرکوت ئەوە تەنیا بە ئێرانیش مەربوط نابێت تورکیە مەگەروانیە هەر لە خودی عێراق و ئەو چەند ساڵەیشا کە بە قەولی خۆیان وڵاتی فدراڵە و لەژێر چاودێری ئەمریکا و متحدین و ئەوانەدایە زۆر یەک لەو فعالینی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە ڕەهبەری ناڕزایەتی شەقامیان کردووە و دەیکەن هەمویان باسی ئەمنیەتیان بۆ دروست نەکردن مەگەر لە عەرەبستانی سعودیدا کانگای ئیسلام و فلان و ئەوانە هەر ئەو ساڵانەی ئەخیر تەقینەوە بووە کێشە بووە ناڕزایەتی بووە فەوری ڕنگ و بۆی سیاسی پەیدا نەکرد بۆ یەکانێ لە هەمووی ئەو وڵاتانی دیکەدا ئەمە حقیقەتێکە کە باسی ئەمنیەتی کردن لە سیاسی بوونی ئەو اعتراضاتانەوە سەرچاوە دەگرێت ئەوە ناوی ڕەمزە بۆ سەرکوتکردن بەڵام مامۆستایانێک کە بە ئاشکرا دێنە شەقامەکان و ژنانێک کە بە ئاشکرا دێ حجابەکەی فڕدەدا تووڕی دەدا دەڵێ من دش بە حجابی ئیسلامی حجابی ئیسلامی ناوێت ئەمنیەتی بوونەکەی ئەوە چییە؟ چیان ئەوانەی کە ئەمنیەتی جمهوری ئیسلامیان خستۆتە خەتەرەوە ئایا ئەوان ڕاستە بە یەک معنا ئەو جمهوری ئیسلامی دەترسێت لە سێڵاوێک کە هەڵسێەوە ئەو سێڵاوە هەموو پاشماوەکانی جمهوری ئیسلامیش لەگەڵ خۆی بەرێ ئەوە حقیقەتێکە بەڵام ئەوەی کە ئەمنیەتی ئەو خەڵکە دەخاتە خەتەرەوە سوپای پاسدارانە ئەوەی کە نەتەنیا ئەمنیەتی ئێران ئەمنیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خستۆتە خەتەرەوە سوپای پاسدارانە ئیتلاعاتە ئەو کەسانەیە کە بە میلیاردها دلار هەزینە دەکەن لە یەمەن و لە سووریە و لە فەلەستین و لە لوبنان و لە عێراق و لە هەموو ناوچەکە ئەو کەسانن کە تەنانەت پەلدەهاوێن بۆ ئوروپا پەلدەهاوێن بۆ ئارژانتین و بۆ وڵاتانی دیکەی ئەمریکای لاتین لەوێ تۆریزم سادر دەکەن بنابەرین بەحسی ئەمنیەت و ئەوە چون مەسەلەکە ئەوەیە لە ئێرانە شتێک بە ناوی حیزبایەتی وجودی نییە هەموو حیزبەکان غیرە قانونین
بە چەپیەوە بەڕاستیەوە مەگەر ئەوانەی کە سەر بە حکوومەتن ئەوانەیش حزب نین، ئەوانە دەمو دەستگاهای جاسووسین. بنابەرین وەختێکە ئتهام لە هەڵسوراوێکی کرێکاری دەدەن و منتەسەبی دەکەن بە حزبێکی غەیرە قانونی، معنایەوەیە بڕیاری زیندانی بۆ مسۆگەر دەکەن، بۆ بزوتنەوەیکی ژنان، بۆ بزوتنەوەیکی معلمان، بۆ تێکۆشەرانێکی دیکەی بواری سینەما، بواری ڕووناکبیری، هەمووی ئەوانە. بۆیە ئەوە ناوێکی ڕەمزە، بەڵام ئیتر ئەوە زۆر زۆر ئاشکرایە. هەموو کەسێک دەزانێت آخر مامۆستایە کە دێ داوای حەقدەستی خۆی دەکات، کرێکارێک کە دەڵێ حەقدەستی ئێمە 4 بەرابەر و 5 بەرابەر لەژێر خەتی فەقردایە، ئەمنیەتی کێ دەخاتە خەتەرەوە؟ ئەمنیەتی سەرمایه‌داران دەخاتە خەتەرەوە؟ بەڵێ ئەمنیەتی ئەوان دەڵێ لەو دزیەی کە لە گیرفانی ئێمە و لە دەستڕەنجی ئێمەی دەکەن لە دزیەکەتان کەمکەنەوە، با ئێمە و خانەوادە و ماڵ و منداڵەکانمان بژین بی. ئەوە واقعیەتێکە. بۆیە ئەم بەحسی ئەمنیەتیکردنە و منتەسەبکردن بە تایبەت لە کوردستانە. لە کوردستان هەموو کەس دەزانێت کۆمەلگایکی حیزبیە زۆر زۆر بە ئاشکرا ناوەکان مەسەلەن بەو دەڵێن عەبدوڵڵا کۆمۆنیست، بەو دەڵێن ئەحمەد کۆمەڵە، بەو دەڵێن عەلی دێموکرات، بەو دەڵێن کێچری. ئەوە ئەوە خەڵک لە کۆمەلگادا ئەوانە دەڵێن. چی هەیە لەو بابەتەوە شاراوە نەبێ؟ چی هەیە نەزانێت بنەماڵەی هەمومان کوڕەکانیان پێشمەرگەن، کچەکانیان پێشمەرگەن؟ چی هەیە نەزانێ بە هەزاران تێکۆشەری سیاسی چ لە زیندانەکانە چ لە شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامیدا گیانیان بەخت کردووە؟ چی هەیە نەزانێ بە دەیان هەزار پێشمەرگە لە هەموو ڕێکخراوە سیاسیەکان گەڕاونەتەوە کوردستان؟ ئەوانە ئەگەر لەگەڵ حزبەکان بەو معنە نەماون، بەڵام خۆیان تێکۆشەری سیاسی لەو کۆمەلگایەدا سەریاندا نەنەواندووە و سەردانانەوێنن. چی هەیە ئەوانە نەزانێ؟ جمهوری ئیسلامی ئەوانە نازانێ، سوپای پاسداران ئەوانە نازانێ، کەسێک کە بڵێ ئەوانە نییە و خۆی فریوەدا. بنابەرین بە ئەمنیەتیکردن ئەو ناوە ڕەمزەیە کە جمهوری ئیسلامی لە کۆمەلگایەکە کە پۆلیۆیەکی ئاورە، بەڵام خۆڵەمێشێکیان کردووە بە سەریە، هەر جارێک ئەو خۆڵەمێشک شنەبایەک لی دەدا و دەگەشێتەوە، ئەوە حقیقەتەمان پێنیشان دەدا کە جمهوری ئیسلامی لەسەر پۆلیۆ ئاور هەتاوێ دەگەشێتەوە لەسەر ئەو پۆلیۆ ئاورێ. ئەوە دەبێ ئەو واقعیەتە ببینێ جمهوری ئیسلامی بەم کەس و بەو کەس و بیخاتە زیندان بەری ئەگەر ئەوەی بۆ بکرایێت استفعالی کرێکاری دەگرێت، مەگەر جەماڵی چراغوسیان ئەدام نەکرد، مەگەر بەدەیان کرێکاریان نەشاری سنەدا نەگرت و زیندان و ئەشکەنجە و بەڵایان بەسەر نەهێنا، بزوتنەوەی کرێکاری چی لێهات؟ قەتیز بوو مایەوە یا بزوتنەوەی معلمان، ئەم معلم ئەو معلم لەم شار و لەو شار بگرن تەواو دەبێت. هیچ کام لەوانە ئەو بزوتنەوانە تازە لە واقعدا ئەو دەواازەی ئەو اعتراض و ناڕەزایەتیانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکرێتەوە و ئستبداد کلێنی تێکەوتووە. جا بۆیەکانی ئەو ناوە ڕەمزەی کە جمهوری ئیسلامی بەکاری دەبە بە تایبەت لە کوردستانە بە باوەڕی من فشەڵە، بە جێگایەک ناگات و بە دژی خۆی تەبدیلە بێت. کاک حەسەن ئەگەر ئیجازە بدەی چەند پەیام هاتووە ئیشارەیان پێ بکەم. بەڕێزێکە لەسنەوە پەیامی ناردووە دەست بەسەرکردن و دەستگیرکردنی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان لەوانە معلیمان و فعالینی بزوتنەوەی کرێکاری لە سنە و مەریوان مەحکوم دەکا و لە خوازیاری ئازادی بێ قەید و شەرتی ئەم ئازیزانین. هەرم ئازیزە لە سنەوە تێبینیەک یا نەزەری خۆی نردووە ئەڵێ لەلایەکەوە ئێژەی ڕئیسی دەستگای قەزایی دەستگیرکران داخوازیەوە بووە کە دەستگیرکردن کەم بکەنەوە یاک و بازداشتکردن موقەتەکان مەرەخەسکەن. لەلایەکیشەوە دەستی خسوەتە ناو سفرەی تەبەقەی کرێکار و مامۆسایان و بە گرتن و دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان خۆی هۆکارە بۆ پەرەسەندنی سەرکوت و سەرکوب بەتایبەت بۆ سەر تەبەقەی کاریگەر و زەحمەتکێش لە وڵاتە. ئەڵێ ئێستا کەس نازانێت بەچی ئەمانە بڕوای هەبێت، بە قەسەم یان بە کلکی کەڵەشێرەکە. وەڵا بە هیچ کامێکیان، چونکە جمهوری ئیسلامی هەر دووچیان کەڵک وەردەگرێت و ساڵهای ساڵیش ئەوە دەکات بۆیەکانێ حتا ئێژەیی تەنانەت ڕئیسی بە باوەڕی من ئەوانە مۆرەهایەکن کە لە خزمەتی بەیتی ڕاهبەری و سوپای پاسدارانن. سوپای پاسداران ئێمە زۆر جاروتمان وەکو حزبێکی پادگانی عملەکە، هێزێکی سەرکوتکەرە کە ئارایشێکی سیاسی بەخۆی داوە، دەفتەری سیاسی هەیە، بڕیارەکانی لەوێەوە وەردەگرێت، کومیتەهای ئەمنیەتی هەیە، اقتصادی ئەو وڵاتەی بەدەستەوەیە، بۆیەکانێت بە ئێژەیی و تەنانەت بە ڕئیسی و بە قاڵیباف و ئەو سێ کەسە کە ڕئیسی سێدانە بەشی دەسەڵاتن لە ئێرانە ئەوان فەرمانیان پێکن کە چی بکەن و چی نەکەن.
بۆی ئەو قسانەی ئێژەیی و تەنانەت جاری وای خانەوادەهایەک دەبینێ بانگیان دەکات دەبینی نەخەبەرەکانە ئاغا ئێژەی ئەو ڕۆکە خانەوادی چەندانە زیندانی ئەوانە هیچ نییە یا ئەوە مەسەلەن بە لوتفی ئەوە 22 بەهمەنە نزیک دەبینەوە خامنەی ساڵانە لەو سەروبەندەدا مەجموعەیەک زیندانی دەبەخشێت کەسانی دەبەخشێت کە هەر نەندە بوو زیندانی بوایەتن کەسانی دەبەخشێت کە ئەوانەی کە گرتویانن تاوانبارن ئەوانە بێ تاوانن بێزگەلەوە تەمەنێکی زۆر 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵ لە زیندانە بووە بێهۆکار ڕایەن گرتوون چوونەتە ناو سن و ساڵەوە جوانێکی 19 ساڵیان گرتو ئێستا 50 ساڵ تەمەنێتی ئەوان خامنەی خەریکە دەیان بەخشێ و ئەو فێڕ و کڵاوە شەرعیە کە لەو خەڵکی دەکەن خەڵک دەبێت باوەڕ بەو نەوعە قسە و قسەڵۆکانەی ئەوان نەکات و هەرچیەک هەیە جمهوری ئیسلامی ئەوەیە و هەرچیەکە لە دەستمان دێ نەک بە وعدە وعیدەکانی ئەوان بەڵکو بە خەبات و مبارزەی خودی ئەو خەڵکەیە بەدەست دێت کاکە حەسەن ڕفیقێکی تر یا بینەرێک پەیامی نردووە لە سەقەزەوە ببەخشە لە سنەوە یامەش ئەڵێ زیاتری دەستگیر کراوەکان لە کوردستانە هەڵبەت بە فارسی نووسیوێتی من هاوکات تەرجمەیەکەمەوانە یا کۆیەکەمەوە چون تۆڵێ درێژە تێکسەکەی لە ڕۆژێکە بە ئەندازەی هەموو ئێران هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان دەستگیر کراون بەڵام هەندێک ڕۆژانەی فارسی زبان و بەتایبەت بەشی چەپێکی شکە و پێی وایە قیبلەی تارانە کەمتر باسیەوەکەن کەمتر لەسەریە دوێن بەڵام ئەگەر هەڵسوڕاوێکی بزوتنەوە کۆمەڵایەتی لە ئاستی سەراسەریە یا لە شارەکانی تر بە قەولی ئەم بینەرە دەستگیرەکرێت هەموو ڕسانە فارسیەکان حتا بەشە چەپەکەشی ئەم کە باسیەکات زۆر گەورەیەکەن و زەقیەکەن بەڵام ئەوانەی سنە و سەقز و مەریوان کەمتر باسی لێکرێت وڵای یەک حقیقت لە نوعی دەم و دەستگاهای تەبلیغاتی فارسی زمانە هەیە ئەویش ئەوەی کە بە حکمی ئەو بۆچوونەی کە چوتێن لە زمانی شاوە چوتە مێشکیان ئەوەی کە لە کوردستانە هەیە تەجزیە تەڵەبیە ئەوەی کە لێرە هەیە مەسئلەی ملیە مەسائلێکی دیکەی تێدا نیە لە واقعدا بە نەوعێک ئەوان پاساوی ناسیۆنالیزمی ئێرانی دەکەن و بەداخەوە بەشێ لە چەپیش بەم وەزیەتە ئالوودەیە بەشێ لە جەرەیاناتێک بە ناوی چەپ ئەو نەخۆشینە ئەو ئازارە پێوەیان دیارە وەیە کە وەختێک کە باسی مەسئلەی کوردستان دەکەن و باسی مەسئلەی کورد لێرە دەکرێت ئەگەر سێ چوار جار قەسەم نەخۆن بە تەمامیەتی ئەرزی ئێران ئیتر وەکو ئەوەی لە دین خارج بوو بێتن ئاوایان لێ دێت یا بە قەولی برادەرێک دەیکوت لەوانەیە کە تەلاقیان بکەوێت جا بۆ یەکانێ ئەو نەوعە بۆچوون و عەقڵیەتە هەیە بەڵام ئەوەی کە لە کوردستانە خەڵک دەگیرێ تەبعاً لە باقی شوێنەکانی ئێرانیش دەگیرێ هەر ئەم بەینانە لە کوردستان مامۆستایەکی خۆشەویست گیراوە لە شارەکانی دیکەی چەندین مامۆستای دیکەش گیراوە بۆیە بەڵام من دەزانم کوردستان بە حکمی ئەوەی کە جامعەیەکی حزبیەت یافتەیە بە حکمی ئەوەی کە کۆمەڵگایەکی ناڕازیە بە حکمی ئەوەی کە جمهوری ئیسلامی جێگە و پێگەیەکی لێرە نییە بە حکمی ئەوەی ئەحزابی سیاسی ناسراوی لە ڕاست و چەپ و کۆمۆنیست و مەسهەبی و هەمووی ئەوانەی لەو کۆمەڵگایەدا هەیە تەبیعیە کە حساسیت بەو منتەقە زیاترە و تەبیعیە خەڵک لەو ناوچەیە لەو منتەقەیە بە معنایەک زۆرتر بەسەر حیزب و لایەنە سیاسیەکانیشا دابەش بوون یا دەیان ناسن هەرەوە بۆ هۆکاری ئەوەی کە فەزای جامعەکەی سیاسی تر بێت بۆیە ئەوانە بۆ خۆی هۆکارە بەڵام من تەئەسوفەکەم لەوەیە کە پێی ئەو بینەرە بە ڕێزێشمان کە پێی مابێ ڕاست دەکا جەرایانەیە کە بەخۆی بڵێ چەپ جەرەیانێک کە بەخۆی بڵێ سۆسیالیست بەڵام کە دێتە سەر ئەو بەحسە لە پەنای ناسیۆنالیست و شوینیستە ئێرانیەکانە قەرار بگری ئەوە جێگای داخە دەبووانە بواە کاکەسن بینەرێکی تر لە مەریوانەوە پەیامی نردووە دیارە ئەو ئاوای وتوە بە فارسی نووسێتی من ئەیکەم بە کوردی هیواد سۆزێک ئەحساسیش نووسێتی هیوادارم لە ئەحساس سۆزەکەی کەم نەکەم ئەیکەم بە کوردی نووسێتی هاوڕێیانی خۆشەویست دەستگیری و دەست بەسەرکردن بەشێک لە مبارزە و خەباتە و ناتوانێت چکۆلەترین خلەل یا مانع بێت بۆ ئەوەی کە ئێمە بەرەو پێشین لە مبارزاتی ڕۆژانەمانە تەنیا ئەتوانێت ڕق و کینەی ئێمە بەرامبەر بە دەسەڵات زیاتر بکات ئەوەش نیشانەی زەعف و ئەوجی ناتوانی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە لە ئێران لە ئاسانەی ڕۆژی کۆمەڵەیین شاید بەشێک لەم دەزیریانە هۆکارەکەی ئەوە بێت بە تایبەتی لە کوردستان
لەم ڕۆژەیە و بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە خواستی شوعاری ئازادی بێ ئەملاولای بێ قەید و شەرتی زیندانیانی سیاسی خواستی ئێمە و زۆربەی هەرە زۆری کۆمەڵەیەکانی ناو کۆمەڵگای کوردستانە. پژی کۆمەڵە پیرۆز بێت 26 ڕێبەندان بینەرێک لە مەریوانەوە بووە. کاک حەسەن بینەرێکی تر لە سەقزەوە پەیوەندی گرتووە، ئەش بە فارسی نووسوێتی تۆزێکی زۆرە، ئەلبەتە لە دووسێ تێبینیە بە جیان نووسوێتی. من هەوڵەدەم سوالەکەم لە کاک حەسەن، سڵاو و ڕێزی نردووە و دەستی خۆش بێت، ئێمە سپاسیەکەین هەم لەلایەن بەشی فەنی و هەم منیش و کاک حەسەنیش. نووسوێتی کە کۆماری ئیسلامی ئەگەر کێشەی بەرجام چارەسەرکات، ئایا ئەترازاتی کرێکاران و مامۆستایان بەرەو دواچێت یا بە نوعێک شۆڕش ئینقلاب لە ئێران وە دوا ناخات؟ ئەگەر لە من ڕێی خۆم بڵێم لەو بابەتەوە پێم وانە، چونکە من تەسەورم ئەوە نییە کە جمهوری ئیسلامی بتوانێت جوابی نیازەکان و پێداویستیەکانی خەڵکی ئێران بداتەوە، بەڵکو تەوقعات زیاتر دەکات. ئەنی جمهوری ئیسلامی ئەگەر دەستی لەو دژمن ئاخر عرضم کردن لە قسە و باسەکانە کە مەسەلەکە تەنها ئەوە نییە کە بەرجام ئەوەی کە سلاحی ئەتۆمە یا پیتاندنی یۆرانیۆمە یا سانتیفیوشەکانە ئەوانەی لێکەمکەنەوە یا ئەوانەی لە دەست بسێنن، بەڵکو مەجموعەیەک داواکاری تریش. ئەگەر ئەوانەیان بەسەر جمهوری ئیسلامیدا سەپان، تازە جمهوری ئیسلامی ئەوە نییە مەسەلەی موشەکەکانیەتی، مەسەلەی دەست کۆتاکردنەوەی لە ناوچەکەدایە، لە یەمەنە، لە سووریە، لە عێراقە، لە شوێنەکانی کەدایە، و لە واقعدا ئەو شعارە ئیستراتێژیە لە جمهوری ئیسلامی وەردەگرنەوە شعاری سدووری ئینقلابی ئیسلامی. ئەگەر ئەوانەیان کرد بە جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی تەسلیم بوو بە هەمووی ئەوانە، پای لە ناوچەکە کێشراوە، ئارامشێک لە منتەقەکەدا دروست بوو، بە نەزەری من تەسیرە کاتە سەر خەڵکی ئێران. لە بیرمان نەچێ ئێستا جمهوری ئیسلامی خەڵکی ئێران بە یەمەن دەترسێنێ، خەڵکی ئێران بە سووریە دەترسێنێ، خەڵکی عێراق بە ئێران بە عێراق وەکو عێراقتان لێدێ دەگەر ئێمە نەبین دەترسێنێ. بەڵام کە خۆی ئەوە نەبووە، ئاسایش و ئەمنیەتێک لە وڵاتانەدا دروست بوون کە جمهوری ئیسلامی هۆکاری نائەمنیانە، ئەوجا خەڵکی ئێران زیاتر چاوڕووشیان زیاتر لێ دەکرێتەوە، خەڵک زیاتر متحد دەبێ. ئێمە مەسەلەن شەڕی ئێران و عێراق بۆ بیرمان بێنینەوە، لە دەورانی شەڕی ئێران و عێراق هەرچیەک بوو، هەر داخوازێک بوو فەوری سەرکوتیان دەکردیان کوتی ئێمە لە شەڕای وەر لە شەڕی شابوون، ئەوە بەریگر بە هەموو شتێک. بۆیە ڕێکخراوە جەماوەریەکان، کۆمەلگای مەدەنی، ڕۆژنامە و حتا ئەوانەی لە چوارچەوەی جمهوری ئیسلامیدا هەمووی مەحسوولی دوای شەڕی ئێران و عێراق. بۆیە من پێم وابێ حلبوونی ئەم کێشەیە بە قازانجی بزوتنەوەی خەڵکی ئێران تەواو دەبێت و بزوتنەوەی جەماوەری لە ئێرانیشا تا ئەو ڕادەیە چوەتە پێشەوە کە ئەو ڕۆکە بە ڕاحەتی فریوی سیاستەکانی جمهوری ئیسلامی ناخوا. ئەوە یەک. دووهەم، ئەگەر هەمووی ئەو پوڵە بلوکە کراوانەی ئێرانیش سادر بێ و دەستی جمهوری ئیسلامی لە حەدەس و ڕووداوەکانی منتەقەکەدا کۆتا نەکرێتەوە، هەمووی ئەوانە جارێکی دیکە دەچێت بۆ تۆریستەکان. لە دەورانی ئۆبامادا ئەوە ترامپ دەیڵێتر، ترامپ چەندین جاروتی وتی 150 میلیارد دلارتان بە چەند دانە هەواپەیما ناردەوە بۆ ئێران، نەتیجەکەی بوو بەچی تۆریزم تەقویەت بوو. ئەگەر ئەوەش بکەن دووبارە هەر هەمان بەزم دروست دەبێتەوە. بۆ یەکانێ من پێم وابێ کۆتایی هێنان بەم کێشەیە لە واقعدا ئەگەر ئەو دەواازەیە داخرا، لام وایە زۆر دەواازەی دیکە بەڕووی خەبات و ناڕزایەتی خەڵکی ئێرانە دەکرێتەوە. و من پێم وایە بزوتنەوە جەماوەریەکان نەتەنیا کەم ناکات، بەڵکو مەجای سەرهەڵدانیان بۆ دەڕەخسێ. وەیتر جمهوری ئیسلامی بە بیانووی ئەوەی کە محاسرەمان لەسرە پوڵ نایێت، خەڵک دەڕژێنە سەر شەقامەکان، خەڵک زیندەگیان دەوێت. و بێزگەلەوە ئەو تەعادولە و تەوازنش کە دروست بووە، ئەو شکافە کە لە دیواری ئیستبدادا دروست بووە، ئێمە مەشای ڕۆژانەی ڕۆژنامەکانی خۆیان کەن، ئەوەی کە زۆر جار دەڵێت بۆنی ئینقلاب دێ، ئەوە فقط مامۆستایانی شۆڕژگێر نین لە مەدرسەکان و لە بەشی فەرەنگیدا، ئەو فقط کرێکاران ژنان نین، لە ناو دەم و دەستگای حکوومەتیدا ئەوانە دەوترێ، لە ناو خۆیانە ئەتراف بەوە دەکەن کە ئێمە بەرەو هەڵدێر خەریکین دەڕۆین. ئەوە واقعیەتی کۆمەلگای ئێرانە. بۆیە جمهوری ئیسلامی هەموو کەسێک ئەوە دەڵێ کە بە زیادی عمری کردووە و بوونی ئەو ناوچە نائەمنانە، بوونی ئەو زۆنە نائەمنانەی کە جمهوری ئیسلامی دروستی کردووە بە قازانجی ئەوەیە کە زۆنی دەسەڵاتی خۆی تێدا ئەمنیەتی بێ. بە باوەڕی من ئەوانە کە نەمێنێ ئەمنیەتی جمهوری ئیسلامی لە ناوە
لەگەڵ خەڵکی ئێرانە زۆرتر ڕوو دەڕوویەکەوە جمهوری ئیسلامی بەڕاحەتی ناتوانێت نە ناسیۆنالیزمی ئێرانی نە مەذهبی شیعە بێنێتە پشتی خۆی تحتی سدووری انقلابی ئیسلامی تحتی مەرجەکانمان و لایەنەکانی دیکە خەریکن ئێرانی عەزیم و ئێرانی خۆشەویست و ئێرانی کوورش و ئێرانی کێمان لێسەنن هەمووی ئەوانە ئەو جارەکە دەبێت بە بەڵقی سەر ئاو و مەجالێکی زیاتر بە باوەڕی من بۆ ناڕەزایەتی و خەباتی مامۆستایان و بزوتنەوە کۆمەڵایەتی ڕاستەقینەکان دەکرێتەوە. دەستخۆش کاک حەسەن بهەت بینەرێک لە ساقزەوە ئەوەی نووسیوە ئەڵێ ئێمە خوازیاری ئازادی ڕێبواری عەبدوڵایی و شەعبانی محەممەدی و باقی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ئەم بەڕێزانە نەتەنیا ئەمنیەتی وڵاتیان نەخسوەتە مەترسیەوە بەڵکو بە قەڵەم و هێزی بازوویان بە کۆمەلگا خزمەتەکەن مافیایەکی ترە کە ئەمنیەت و ئاسایشی کۆمەلگای خسوەتە خەتەر نە تەبەقەی کاریگەر و مامۆستایان و ئەوانەی بە خەڵە خزمەتەکەن ئاخر ڕێبوارێکی عەبدوڵایی کە هەموو تەمەنی کرێکاری ساختمان بووە و ماڵ و ژیانی بۆ خۆی لە پێناو دەستێکی کەمە دابین کردووە چک ئەمنیەتێکی ئەو کۆمەڵگای خستووەتە مەترسیەوە بینەرێک لە سەقزەوە ئەم پەیامی نردبوو بەڵێ من مافقم لەگەڵی پێماگە ڕاست دەکات منیش پێشتر عەرزم کردن کە ئەمنیەتی ئەو وڵاتە لەلایەن باندەکانی مافیای دەسەڵاتە کەوتووەتە خەتەر وە دەکەوێتە خەتەر کرێکارێک ئەمنیەتی چی دەخاتە خەتەر مامۆستایەک ئەمنیەتی چی دەخاتە خەتەر بۆیە داخوازی بەربوونی دەست بەجێ و فەوری ئەوانە دەبێ بێ بە شعاری هەر کۆڕ و کۆمەڵێک ئەوەی کە بینەرێکی پێشتر وتبووی کە تەنیا نە لە سەروبەندی ڕۆژی کۆمەڵەدا بەڵکو لە هەموو جێگایەک لە هەموو کات و ساتێکە لە هەموو ڕۆژ و هەفتەیەکە دروشمی ئازادی زیندانیانی سیاسی یەکێک لەو دروشمە شۆڕژگێر و ڕادیکاڵ و وەحدەت بەخشانەیە کە دەبێ ئێمە تێکۆشەرانی ئێمە کاری بۆ بکەن هەوڵی بۆ بدەن و ئەبێ ببێ بە ئەمرێکی گشتگیر لە هەموو جێگایەکە داوایان بکەن چ کام لەو تێکۆشەرانی کە گیراون لە کامیاران و مەریوان و سنەوە تاکوونێ دەچێتەوە بۆ شمالی کوردستانە تاکوونێ شیراز و تاران و شوێنەکانی دیکەش کە چەندین مامۆستای ئینقلابیش هەمووی ئەوانە گیراون و من لام وایە کانونی سنفی معلیمان لە کوردستانە حەق وا هەیە هەوڵ بدەن چ لە کوردستانە چ لە دەرەوەی کوردستانە یەک ڕۆژ بۆ خەبات و بۆ ئازادی هەموو معلیمانی دەستگیرکراو لە کوردستان و لە ئێران ڕابگەێنن و فەراخان بدەن بۆ ئەو ڕۆژە کاری بۆ بکەن و هەر کەسێکیش بەعرشی خۆی بزانێ لە معلیمێکەوە لە دانش ئاموزێکەوە لە کرێکارێکەوە لە دوکاندارێکەوە لە کارمەندێکەوە لەو ڕۆژەدا نەچێتە سەرکار نەچنەوە شوێنەکانیان بۆ ساعتێکیش بێ یەک ساعت لە جێگای تەرجەمعکەن بە ئەتراز بە دەستگیری ئەو معلیمانە ئەو کرێکارانە و ئەو فەزایەیەکە بۆ داهاتوومان بۆ خەباتی ئێستەمان بۆ هەمووی ئەوانە ئەرزشی هەیە و پێما بێ دەبێ و کارە بکرێت بینەرێکی بەڕێز لە یەکێک لە شارەکانی کوردستانەوە پەیامی نردووە لە ئێران بەڵام شارەکەی نازانم کوێ لە هەر حاڵ نووسێتی سڵاو و ڕێز و مادوونە بوتان پێ دەڵێم پرسیارێکمەیە لە کاک حەسەن ئایا پێت وانییە پاش 40 ساڵ کۆماری ئیسلامی بۆ پوڵ و پارەیی کە بۆ سیخوڕی و بۆ دابینکردنی هێزی سەرکوت گەرانە لە ناو دەرەوە کە هەیەتی ئیتر زمانی نەرم و ئاقساب و مانگرتن جواب ناداتەوە و دەبێ ڕێگایەکی تازە بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی بگرینە بەر آخر دەڵێم ڕێگای تازە چ ڕێگایەکە ئەو ڕێگایی کە ئەگەر مەبەست قیامە ئەگەر مەبەست خەباتی چەکداریە هەر کام لەوانە مەبەستێتی بەڵێ ئەڵم حتمما مەبەستی خەباتی چریکی و چەکداریە هەڵبەت مانگرتن و ئاقساب و شەش خەباتێکی زۆر نەرمیش نییە ئەوەی دەتوانێت کارساز بێ بەڵام حتمما مەبەستی خەباتی چریکی و چەکداریە بەرحاڵ ئەو شکڵانەی تر لە خەبات ئەو مەسەلەن مانگرتن تۆگرت مەشاکە یەکێک لە زەعفەکانی ئەو مانگرتنانەی تا ئێستا ئەوەیە کە بە سنفێکی دیاریکرار دەمێنێتەوە مثلەن مامۆستایان معلیمەکان کە دێن بزوتنەوەی کرێکاری وەکو بەشێک لە خۆی بزانێ لە کارخانەکانە لە ناوەندە سەنعەتیەکانە لە مەراکزی ئەسڵی تەولیدا مەسەلەن سەنعەتی نەوت ساڵی 57 لە بیرمانەکەیت ساڵی 57 ئەوەی کە تانگەکانی ڕژیمی شای لە خیابانەکانە هێشتەوە سوختی پێنەدەگەیشتن اعتساباتی کرێکارانی شرکەتی نەوت بوو ئەگەر ئەم ڕۆژ ئەوەی اعتساباتانە بێتە پشتی بزوتنەوەی معلیمان ئەگەر پترۆشیمیەکان ئەگەر مەراکزی تەولیدی دیکە ئەگەر دانیشگاکان ئەگەر ئەوانە بێن اعتسابی سەرتاسەری هەموو دەوڵەتێک فەلس دەکات ئەوە ئیتفاقەن
اتفاقا یەکێ لە مهمترین عرسەکانی ئەو خەباتە ئەتسابی سەرتاسەریە مانگرتنی گشتیە، کەمترین تەلەفاتی هەیە، کەمترین زەرەروزیانی هەیە و زۆرترین دەستکەوتی هەیە. خەباتی چەکداری بەو معنایە و ڕاپەڕینی چەکداری ئاخرین مەرحەلەکانە بۆ یەکلاکردنەوەی کار. تۆگەت مەشاکەی لە زمانی شادا لە ساڵی 56ەوە لە پاییزی 56ەوە لە یەکەمین ناڕزایەتی کە لە تارانە لە کانونی نوویسندگان لەوانەدا کە دەستی پێکرد لە شەوی شعرێکە دەستی پێکرد، ئەو خەباتە ئیدامەی بوو تقریبان 14-15 مانگی پێش و تاکوونێ لە بەهمەنی 57 بە سەرنجامگەی. بەڵام فاصلەی خەباتی چەکداری یا قیامی کە خەڵکەژانە سەر شەقامەکان دەڕۆژە. قیام و خەباتی چەکداری دەتوانی بڵێن مەسەلەن لە کوردستانە 42 ساڵە ئێمە خەباتی چەکداری دەکەین، جاری وهەیە دەستمان بۆ بردووە ماوەیەکی زۆرە ڕامان گرتووە، بەڵام توودەهایە کە بێنە سەر شەقام و بیانەوێت قدرەتی سیاسی یەکسەرەکەن و ناتوانن ساڵی لە خەباتی چەکداری دابن، ناتوانن چەند مانگ لە خەباتی چەکداری دابن. بێزگەلەوە خەباتی چەکداری دەبێ ئامرازەکانی خۆی ببێ، دەبێ ئامادەجی ببێ، دەبێ ئەو حەدە لە ئەترازات ئەتسابات تەحەسن مانگرتن بە لووتکە گەیشت بێت کە ئاخرین مەرحەلەکەی یەکلایکەرەوە بێت. بۆیە ئەوە شتێک نییە کە ئێمە پێم وابێ ئەوە لە منتەفیە هیچ وەختێک نابێت لە بەرابەری دیکتاتۆرەکانە. من دەزانم زۆری دیکتاتۆرەکان بە زۆرێکی سازماندرا و دەشکێ، بەڵام ئەو زۆرە سازماندراوە دەبێت کاری بۆ بکەی، دەبێت ئەو مەرحەلانەی تر ببڕێ گەی بەو مەرحەلەیە ئەو کاری یەکلایکەرەوەیە کە پێی دەڵێن قیام. قەولی زۆرێک لەو مامۆستایانی شارەزای ئەو بوارە و زۆر کەسی مارکسیستی بەتوانە دەڵێن بە قیام نابێ یاری بکەی، ئەو بۆ ئەوە نابێت کە ئەوڕۆکە مەسەلەن بڕێ کەسن ڕۆژانە چەندین جار فەرمان دەدەن، فەرمانی خیامەدەن بڕژێنە خیابەکان ئەوە بکەن ئەوە چی بچی بکەن، ئەوە خەڵک جوابیان ناداتەوە. لە ڕاستەکان هەیە، لە سەڵتەنە تەڵەب هەیە، بە ناوچەپەکان هەیە، ئەوە بە جێگای ناگاشتی ئەوە بۆیەکانێ قیام یا ڕاپەڕین لە واقعدا میوەیە کە دەبێ بگا، ئەوە بە ئیرادەی ئێمە نییە، بەڵکو بەو بەڵام ئامادە بەو شرایەتەیە و لە عینی حاڵە حولی ئێمە ئەوەیە کە ئەو میوەیە بگا و ئەو بەرهەمە لێ بەدەست بێنین کە بتوانێت بەو نەتیجە بگا کە ئەو بەڕێزە باسیەکە. بەڕێزێکی تر هەر لە کوردستانی ئێرانەوە تەماسی گرت و پێیامی نردووە وتێتی کە لە ساڵی ڕابردووە ئاعترازات و ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران بەرامبەر بە کۆماری ئیسلامی گەشەی سندووە. مەسئولانی ئەمنیەتی لەم ئاعترازاتانە ترسیان چوەتە دڵ و بە تایبەتی ئاعترازاتی کارەگەران و ژنان و مامۆستایان و پەرستاران و ئەوانەی تر. و هەر بۆیە هەر کەسێک سابقەی هەبێت پێشتر لەم ئاعترازاتانە شرکەتی کردبێت یا جارێک دەستگیر کرابێت، بانگیانەکەن هەڕەشەیان لێەکەن کە ئەگەر دووبارە ئاعترازێک یا ناڕزایەتیەک ڕوویدا ئێوە حەقی بەشداریتان نییە. ئەگەر بەشداری بکەن ئەحزاریانەکەن، ئەگەر ئەحزاریان کردن جوابیان نەداوە پەروەندەکەیان ئەبەنە دادگا و دادستان و لەو ڕێگاوە پەروەندەی ئەمنیەتیان بۆ دروستەکەن. ئەوەی کە لەناو ئەم بەشەی جوڵانەوە کۆمەڵایەتەکان بەتایبەت ژنان و معلیمان و کرێکاران و پەرستاران ئەوەی لە کوردستان دەست بە ئەعتراز بدات بە کۆمەڵی نسبەت دەدەن، لە باقی شارەکانی ئێران پێی دەڵێن کۆمۆنیستە. هەر بۆیە ئەمەی کە بە فارسی نووسێتی ئەم نوع ئتهاماتە یا ئەم نوع قسانەی کە جمهوری ئیسلامی باسی لێکات و ئتهامی سیاسیەداتە پاڵ ئەمانە نەخنەما بووە، ئیتر ناتوانێت سەری خەڵکی پێفری بدەن. بەڵێ ڕاستەوە من ئارزم کردن، بەڵام کۆمەڵەبوون و کۆمۆنیست بوون نیشانەی ئەوەیە کە حقیقەتای کۆمەلگای ئێمە ئەوە نەتەنیا نقطە زعف نییە، ئەو ڕۆکەوان نقطە قووەتە لەو جامعەیەدا کە ئەم جێگە و پێگەی کۆمەڵە نیشانەدا، ئەم جێگای پێگای جریانێکی کۆمۆنیستی وەکو کۆمەڵە نیشانەداوە. جمهوری ئیسلامیش بخۆی ئەوە دەزانێت، بەڵام ئەو خەڵکە کە خەبات دەکەن مبارزە دەکەن تەبیعیە کە کۆمۆنیستەکان پێشڕەوانی ئەو خەبات و مبارزەتن، دڵسۆزانی ئەسلی ئەو خەبات و مبارزن و کۆمەڵەش ئەو جەرەیانەیە. ئەوە حقیقەتێکە کە مێژووی کۆمەڵە هەر لە ڕۆژەکانی سەروبەندی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەداین لە ساڵی 48ەوە کە خەباتی دەست پێ کردووە لە داهی 50دا، دوایەوە قیامی 57 دوایەوە ئاشکرابوونی کۆمەڵە، هەمووی ئەوانە ئەومان پێ نیشان دەدا ڕەوتی جەرەیانێکی چەپ و سوسیالیست و کۆمۆنیست لە کۆمەلگادا کە کۆمۆنیزم و کۆمەڵە بەیەکۆ دەناسرێنەوە. ئەوە نقطە قووەتە و ئێمە بە نقطە قووەتی جەرەیانی خۆمانی دەزانین لە ئێستا بۆ داهاتوویش. ئەوە پێش مایە زۆرێک لەو تێکۆشەرانەی کە جمهوری ئیسلامی ئەو ئتهامە یا هەرچێکی ناوبرێن دەخاتە پاڵیان
بەڵام ئەوانە کەسانێکن کە لە بواری تشکیلاتیەوە کاری حزبی بەو معنایە ناکەن مامۆستایەک خەریکە کاری علەنیەکە کرێکارێکە خەریکە دەڵێ کاکە نانی شەوم نییە بیخۆم فڵان ئەو لەگەڵ کاری جمهوریستانیش دەزانێت کاری تشکیلاتی و سنەتی کاری تشکیلاتی ئێمە و چەپەکان و کۆمۆنیستەکان چۆنە بۆیە ئەوەی تامە بە قەولی ئەو نەخنمایە هەڵبەت ئەمیش ئەوەش وەک نقطە قوت باسی کرد بوو بەڵام ئەو بەشەی کە لەلایەن کۆماری ئیسلامی و بیە پەروەندەکانیان ئەمنیەتی بکردەوە و ئەمە نەخنمایە و لە حاڵ ناتوانن ئەو کار بەڕێزێکی تر هەر لە ئێرانەوە لە یەکێک لە شارەکانی کوردستان ئەمیژنەی نووسیوە لەکوێ نووسێتی دوای بەرگوزارکردنی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە شور و شەوقێکی مزاعەف لەناو بەتایبەت کۆمەڵەیەکان لە ئێران و لە کوردستان دروست بوو و هەمووان خۆیان ئامادە کردبوو کە بەرەو پیری ئەو ڕۆژە بچن ڕۆژی کۆمەڵە ئەو پێی وایە کە ئەم دەستگیریانە ئەم دروستکردنی فەزا و ڕۆب و وەحشەتە لە ناو کۆمەلگای کوردستان لە ئێستادا بەوەیە کە خەڵک بترسێنن بۆی کە بەرەو پیری ڕۆژی کۆمەڵە نەچن و پێشی وایە کە ئەم دەستگیریانە و ئەم بەدواداچوونانە هەتا دوای 26 ڕێبندان و فترێک دوای ئەوەش درێژەیە بێت من پێم وابێت ئەو کەسانەی و هاوڕیانەی ئێمە کە لەو بەشەدا کار دەکەن کاری بەو معنا ڕێکخراوەیی دەکەن ئەوانە دەزانن کاری خۆیان چۆنکەن دەزانن چۆن ئێستەقبال لەو ڕۆژە بکەن دەزانن چۆن بە ڕۆژی کۆمەڵە ئەو ساڵەکەیش ڕێز لێ بگرن و دەزانن ئەو پیلانانەی جەمهوری ئیسلامی چۆن پوچەڵ بکەنەوە کە فعالینی بەشی کاری علەنیەکەن فعالینێکە لە ڕێکخراوە جەماوەریەکانە کارەکەن ئەوانە هیچ پەیوەندیشان تشکیلاتیان لەگەڵ ڕێکخراوی ئێمەوە من دەتوانم بڵم لەگەڵ زۆر یەک لەو ڕێکخراوانی تریش نییە ئێمە وەختی خۆشی تەنانەت ڕەخەمان لە زۆر لایەن گرتووە کە ئەو دووبارە لەگەڵ یەکتری نابێت تێکەڵ بکەین بنابەرین ئەو بەشەی کە بەرەو پێشوازی ڕۆژی کۆمەڵە بچین ئەوەی کە کۆنگرێ هەژدەی کۆمەڵە بە سەرکەوتووی کۆتایی هاتووە هیوادارم تا ئەو ڕۆژانەی داهاتوو گزارشەکەی قەرار و قەتنامە و بڕیارەکانیشی بێت بڵاو بێتەوە بەدەستی ئەو بەڕێزانە بگە و ئەو شور و شەوقە زیاتر بێ لە ناو کۆمەلگای کوردستانە ئەوانە هەمووی هاوڕیان ئێمە دەزانن چۆن ئەو کارانی خۆیان بکەوە دڵنیام لەوەی کە ئەو کارە دەکەن بۆیە ئەنجامدانی ئەو کارانە بە تەجروبەیان بە ئەزممویان بە کاری لێبڕاوانەی ساڵهای پێشووشیان کە لەو سەروبەندانەیە کردویانە بە باوەڕی من بەشێ لەو پیلان و تەوتە ئەو لەو کارێک کە نیروە ئەمنیەتی و ئیتلاعاتیەکانی سوپا دەکەن من دڵنیام لەوەی کاوانەیەش پوچەڵەکەنەوە بەڕێزێک لە شنۆوە پەیامی نردووە سڵاوی کردووە لە هەموو دەستن دەرکاران و بەتایبەت مجری بەرنامە و کاک حەسەن دوای ئەوەش وتوێتی ئەم هەمووە بگیر و ببەندانە لەم سەر ببەندەدا نیشانەی هیچ نیشانەیەکی جگە لە ترس و خۆفی کۆماری ئیسلامی لە دەست خەڵکی وەزاڵ هاتوو لەژێر ئەو دەسەڵاتەیە هیچ شتێکی تر نییە لە شنۆوە بینەرێکی خۆشەویست بەڕێزێکی تر پەیامێکی نردووە پێم وابێ ئەو لە دەرەوەی وڵاتە بە ژمارە تەلەفۆنەکە ئەگەر هەڵەنم سڵاو لە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە خێرهاتنی میوانە ئازیزەکەتانەکەم پرسیارێک باشە بۆچی زیاتر لە 40 ساڵە کۆماری ئیسلامی دەکوژێت زیندانی دەکات خەڵکی کرێکار و زەحمەتکێش و سەرجەم چین و توێژەکانی گەیاندووەتە ژێر هێڵی هەژاری ئایا هۆی چییە کە خەڵک لەم ڕەژیمە ڕاناپەڕەنن بیڕوخێنن و خۆیان لەم ڕەژیمە نەجات بدەن من پێم وابێ بۆ شتێک ئێمە زۆر جاروتومانە بۆ ڕوخاندنی ڕژیمێک دەبێت دوو سەبەبی ئەسڵی ببێ یەکێکی ئەوەی کە سەرەوە نەتوانێت دەسەڵاتدارەتی بکات دووهەمیشی ئەوەی کە خوارەوەیش ئەو دەسەڵاتی قبول نەبێت خوارەوە واقعەتی ئەوەیە کە ساڵهایە دەسەڵاتی جمهوری ئیسلامی قبول نییە بەڵام سەرەوە بە ئێتیکا بە سەرکۆت بە ئێتیکا بە کوشتن بە ئێتیکا بە قەتڵ و عام بە هەموو ئەو شتانەی کە دەیکا هێستا ئەو دەسەڵاتی خۆی ڕاگرتووە مزافەن ئەوەی کە سەرەوە بەهۆی ئەو پەلهاویشتنەی کە لەو شعارە ئیستراتیژیەی کاتی خۆی خومینیەوە هات سدووری ئینقلابی ئیسلامی کۆمەڵێک سەنگەری دیکەشی دروست کردووە بۆ پاراستنی ئەو سەنگەرە کە سەنگەری خۆیەتی عێراقە یەمەنە لوبنانە سووریەیە فەلەستینە شوێنهایکی دیکە ئەوانش هۆکارن مزافەن
ئەوەی کە ڕووخاندن ئاخر خۆ هەر بڕوخێت نییە، خۆ ممکنە سبحینە کودەتایکی نظامی بێت، دەوڵەتێک بڕوخێت. ئێمە خوازیاری ڕووخاندنێکی شۆڕەژێرانین، بۆ ڕووخاندنێکی شۆڕەژێرانە دەبێت بەدیلێکی شۆڕەژێرانە دروست بێت. جیا لە ئێمە لایەنەکانی دیکەیشن خۆ لایەنی ڕاستەیە، لایەنی بۆرژوایی و ئیمپریالیستەکان و تەرەفدارانی ئەوان هەن سەڵتەنەت تەڵەب هەیە، مجاهد هەیە، هێستا کوونێ لە ئێستەی ئێراندا بەدیلێ گەڵاڵە نەبووە، نە لە چەپی نە لە ڕاستی نە لە میانەی نە لە مەذهبی کە پێم وابێت کەمترین شانس بۆ ڕەوتی ئیسلامی تازە لە ئێرانە هەیە، بەدیلێک گەڵاڵە نەبووە کە مەحبوبیەتی ئیجتماعی پەیدا بکە. ینی جامعە پێی بڵێ ئەوە هەرچیەکەیە بڵێ مەسەلەن ئەوەمان قبوڵە، وەختی خۆی خومینی بەدیلێکی باش نەبوو، بەدیلێکی خراپ بوو، بەڵام ڕووخاندنیشە بوو بە ئەمری واقع. هەموو کەس دەیگوت شا بڕوە، خەڵک نەیدەزانی چی بێ. بە نەزەری من ئەم دەورەیە ئەو دەورەیە نییە لە ڕووداوەکانی ئێرانە، ینی هەر ئەوە نییە کە بڵێن جەمهوری ئیسلامی بڕوخێ. خەڵکی ئێران ئەو ڕۆکە بیر لەوەیش دەکاتەوە کە چی بێتە جێگاکەی. جا بۆیە من پێم وابێ ئەو مەجموعە هۆکارە و ئەزجم لە ئەوەی کە ئێستا بەدیل گەڵاڵە نەبووە و بێڕەحمیەکیش کە جمهوری ئیسلامی هەیەی. ئێوە مەسەلەن مقایسە ئەو کەسانەی کە هاوتەمەنی منن ئەم ڕۆژانەیان لە بیرە لە سەروبەندی ڕاپەڕینە کە شار ڕۆیشت بوو، ڕۆژەکانی خومینی هاتبووەوە و پێش ئەوەیش گەورەترین کوشتارێک کە کرا مەیدانی ژاڵە بوو، ئامارهای جۆرا و جۆر هەیە، لە 700 هەیە تاکوونە 5,000 کەس و ئەوانە. بەڵام ئێمە دەزانین لە ساڵی 67 تا جمهوری ئیسلامی بە فەرمانی خومینی و بە کمیتەیەکی مەرکەدایانە ئەم ڕێی جەمهوری ئێستەی تێدا بوو، ئامارەکان ئەوەمان پێ دەڵێن، سازمانهای بینەلملەلی پشتڕاستیان کردێتەوە، ئاماری لە 5,000ەوە تاکوونێ 15,000 هەیە لە ئەرزی هەفتەیەکە. ینی ئەو کوشتارە بێڕەحمانەی کە جمهوری ئیسلامی کردێتی، ئەو دڕندەگیەی کە جمهوری ئیسلامی بەکاری بردووە بەڕاستی زۆر کەموێنەیە لە تاریخە لە ناو دەوڵەتهای ئیستبدادیدا. بۆی ئەوانە بە باوەڕی من ئەو هۆکارانن کە ئێستا لە ئێرانە دەسەڵات لەسەرەوە دەتوانێت حاکمیت بکە و مزافەن ئەو بەدیلە ئیجتماعیە لە هەر کام لەو هێزە کۆمەڵایەتی ئەسڵیەکانی کە دەبێت پێکهێنەری بەدیل بن، دەبێت ئەلترناتیو گەڵاڵە بکەن، دەبێت ئەو ئەلترناتیوە مەحبوبێتی ئیجتماعی پەیدا بکە. ئێستا ئەوەی پەیدا نەکردووە. بەڵام من لام وایە ئەو جامعە لە تەلاتۆندایە، ئەو خەباتەی کە ڕۆژانە لە جەرەیاندا باوەڕی من بەرەی چەپ و سوسیالیست و کۆمونیستەکانی تێدا تەقوێت دەبن و جێگای دڵخۆشیە. بینەرێکی تر نووسیوێتی کە ئێمە چینی کرێکاری کوردستان بە تایبەت هەموو کۆمەڵانی دڵسۆز و بە وەفای خەڵکی کوردستان لەم ماوەیەدا بنەماڵەی هەڵسوڕاوانی دەستگیرکرا و بەجێ ناهێڵین، بە تەنیایان ناهێڵین و داوایان کردووە لە باقی چین و توێژەکانی تری ناو کۆمەلگا خۆیان لە پاڵ بنەماڵەی ئەم ئازیزانەیە ببینن و ئەمەش بە ڕێگایەک دەزانێت بۆ فشار بۆ سەر کۆماری ئیسلامی بۆ ڕزگارکردنیان. منیش دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی ئەو بەڕێزە و داوا دەکەم هەر لێرەوە لە هەموو هەڵسوڕاوانی کرێکاری، لە هەموو فعالینی بزوتنەوەی معلمان، لە هەموو ژنانی ئازادی خواز، لە هەموو تێکۆشەرانێک کە دڵیان بۆ ئازادی لێدا، ئەو دەستگیر کراوانە ئەو ڕۆکە ئەگەر لە سنە و مەریوان و سەقز و شارەکانی دیکەیە بەیانی شەرت نییە دانەدانێ ئێوە نەبن. هەر بۆیەکانی ئەو داخوازە داخوازێکی بەرحەقە، کافی ئەوە نییە کە بچینە ماڵی ئەو تێکۆشەرانەوە لەگەڵیان هاو دەردی بکەین، بەڵکو دەبێت لەگەڵ ئەوان و بە سەدان کەسین بەری زیندانەکان بگرین. ئێوە دەزانن وەختێکە لە شاری سنەدا بە تایبەت و لە سەقزی لە چەند شاری دیکەیشە وەختێکە دەیان کورد ئەو بەیانیە قەرارە جوانێک ئەدام بکرێ، وەختی بە سەدان کەس دەچوونە بەرزیندان، وەختی خانەوادەی قوربانیەکانیان دەبر لەوێ و حولیان دەدا چۆن ئەو کەسانیان لەژێر پەتی سێدارە دەهێنا دەرەوە. ئێستا خۆ ئەمە ئەوەش نیە، ئەوانە خۆ قاتڵ نین، ئەوانە خۆشناوترین ئینسانهای تێکۆشەری ئەو کۆمەلگایەن. بۆیەکانی فقط چین بۆ ماڵەکانیان و هاو دەردی بکەین کافی نییە، لە ماڵەکان بیان هێنینە دەرەوە، ئەوان پێشمان کەون لەگەڵ ئەوان چینە بەر زیندانەکان، چینە بەر ئەو جێگایەنەی بازداشتگاکان، چینە بەر دادگای ئینقلاب، چینە بەر ئەو شوێنانەی کە ئەو کەسانی تێدایە، داوای ملاقاتیان بکەین، هەیئەت دابنێین، قەتنامە دەربکەین و ئەوە بیکەین. ئێستا فەزاکە ئەوەیە، ئەو فەزایە فەزای دەهەی شەست نییە کە زمان ئامان بێ، ئەوە نییە کار کەسێ خۆی بشارێتەوە، ئەو دەورە نییە. ئێستا کاتی ئەوە هاتووە کە بە سەردانی بنەماڵی ئەو تێکۆشەرانە قەناعەت نەکەین، بەڵکو هەرچی زیاتر
کۆڕ و کۆمەڵ دروستکەین قەتنامە بدەین لەگەڵ بزوتنەوەی سەرتاسەری معلمان کرێکاران داوایان لێ بکەین بۆچی پشتیوانیمان لێ ناکەن بۆچی ئەم پشتیوانی لەوان نەکەین بۆی خاڵێکی مهمیش ئەوەیە کە بزوتنەوەی کوردستان دەبێت لەگەڵ ئەو بزوتنەوە سەرتاسەریە تێکەڵ بێ دەبێت خۆی ژیانەکات و حەول هەیە بۆ ئەوە هەم لە ناو ئەو بزوتنەوەدا هەیە هەم لە ناو بزوتنەوە سەرتاسەریەکەشدا هەیە نابێ بێڵن ئەوە دروست بێ ئەوە سەممە دەبێت کاری بۆ بکەین و بەری ئەوە بگرین و دەبێت حەول بدەین بۆ ئەوەی کارچی زۆرتر فشار بێنین بۆ ئەوەی کە ئەو ئازیزانەمان لە پشتی میلەکانی زیندان نەبن جێگای ئەوان ناو بنەماڵەکانیانە ناو کۆڕ و کۆمەڵەکانە ناو شەقامی شارەکانە ئەوانە ئاوڕۆشنکەرەوەن ئەوانە ئەو کەسانە نین کە جمهوری ئیسلامی و بەڕاحەتی بیانگرێت و ئێمە بێدەنگ بین منیش موافقی ئەو بەڕێزان بەڵام دەبێت ئەو کارە عملیانە بکەین بۆ یەکێک لە پرسیارەکانی من بوو کاکەسن کە لە کوردستان چی بکەن کە خۆت بە بەشێکت ئیشارە کرد ئێستا کە خەڵک لە ناوەی کوردستان ئەبێت چۆن پشتیوانی لەم هەڵسوڕاوانەی کە لە بەندان ئێستا بکەن ئەی لە دەرەوەی وڵات چی بکرێن لە دەرەوەی وڵات هەم ئێمە ڕێکخستنەکانی خۆمان تشکیلاتی دەرەوەی حزبی کۆمونیستمان هەیە نوێنەرایەتی کۆمەڵەمان هەیە کەوانە لە جێگای خۆین کار و چالاکی خۆیان دەکەن هەروەها زۆر ناوەندی کرێکاری و حقوقی بەشەری و چەپ و ڕادیکال و سوسیالیست دەناسن لەگەڵ ئەوانە پەیوەندی بکەن ئەو تەزاوراتانەی کار ئەم ساڵانەی ئەخیر ئێمە بۆ تێکۆشەرانی سیاسی لە شارەکانی ئوروپایی لەبەر پارلمانەکان لەبەر نەهاتای حقوقی بەشەری لەوانە سازمانمان داوە ئێمە خاوەنی ئەو سنەتانەین لە دەرەوە ڕفیقەکانی ئێمە دەزانن چ بکەن بۆ یەکانێ من داوام ئەوەیە کە لە نوێنەرایەتی کۆمەڵە لە کمیتەی خارجی کیشوەری حزبی کۆمونیستی ئێران لەگەڵ لایەنهایەکی بەرپرس و مەسئول لایەنهایەک لە هێزە چەپەکان لە سەندیکا کرێکاریەکان لە تەرەفدارانی مافی مرۆڤ لە هەمووی ئەوانە پەیوەندی بکەن و ناو و عەکس و دەنگی ئەمانە بگەین بەو شوێنانە کەسانێکن کە مثلەن لە ناو پارلمانەکانە پارلمانی ئوروپا دەستیان دەڕوا قسەیان دەڕوا زمانیان دەڕوا کەسایەتین قەتنامە بەرن ئەو شوێنانە من لە بیرمە وەختی خۆی هەر لە وڵاتێکی وەکو سوێد چەندین پارلمان تاری کوردی تێدایە بۆ دیفاعکردن لە چەندین هەڵسوڕاوی سیاسی چ لە باکووری کوردستانە کراوە چ لە ڕۆژئاوا کراوە چ لە لای خۆمان کراوە شتیان بردووە داوایان کردووە لە وەزیری خارجە کە تەکلیفی فلان زیندانی فلان زیندانی دیکە ڕۆپەی گیری بکە لەگەڵ وەزارەتی خارجەتان لەگەڵ مەسەلەن سفارەتی جمهوری ئیسلامی لە سوئێد یا لە ئەڵمان بۆیە کار زۆرە کرێ لەو بابەتەوە یا مەسەلەن ڕۆژنامەکانی ئەو وڵاتانە تەلەڤیزیۆنەکانی ئەو وڵاتانە ئێمە دەتوانین ئەوەندە ئیمکانات هەیە لە دەرەوە لەو کاناڵ و سایتانەی کە زۆر معتەبەرن بیر و ڕای گشتی زۆر مهمە بیر و ڕای گشتی شکڵە دەن بۆ دەوڵەتانە بەو پارلمانانە ئەوانە ناتوان بێتەوە زوو بکەن چونکە کونخۆ هەوەکو جمهوری ئیسلامی نیە دوای 40 سال هەڵبڕێ ڕاهبەر یەک نەفەرە و حزب الله و ڕاهبەر فقط فلان کەس یا بەشێک لە لایەنانەی کەوا دەکەن بەڵکو ئەوە لەوێ هەر 3 ساڵ 4 ساڵجارێ هەڵبژاردنەکەن احتیاجیان بەو دەنگانە هەیە بۆ یەکانێ من لام وایە بەرەی چەپی ئەو کۆمەڵگایانە بەرەی ئازادی خواز و سوسیالیستی ئەو کۆمەڵگایە ئێمە دەبێت کاریان لەگەڵ بکەین دەبێت مەوزوعی کاری ئێمە بن نەکبێت لەگەڵ بەڵام دەبێت لەگەڵیان تێکەڵبی دەبێت لەگەڵ یانە لە تەزاورەتەکانی ئەوانی شابی هەر ئەوختە نەبێت کە کارت پیانە بچیتە سۆراغیان ئەگەر کاریشیان پێدوو لەگەڵیان هاودەنگ بیت و هاوکاریان کرد بۆ پێما بێ ئەو کارانش لە دەرەوە دەکرێت باوەڕی منەوە کاری ئێمە کاری هاوڕیانی ئێمە نابێت لەو بابەتەوە درێ کاک حەسەن هاوڕێیەکمان ئەڵبەتە هاوڕێ خەبات لە سلەیمانیەوە لە ئەنگری خۆمانە بەسوێتی هاوڕێیانی کۆمەڵە و هەڵسۆڕاوانی کۆمەڵە لە شوێنە جۆرە جۆرەکان لەم وەزیەتە لەم ڕەشبگیریایە کە کەوتووەتە ئاراوە ئەرکیان چیەوە ئەبێت چ بکەن سپاسیشی کردووە بۆ بەرنامەکە کاک حەسەن پێشەوەی جوابی هاوڕێ خەباتیش بدەیتەوە چەند پرسیارمان بۆ هاتووە لەسەر وەزیەتی تەشکیلاتە ئەکرێت کات هەیە بۆ ئەوەی کە جواب بەم پرسیارانە بێتەوە یا هەر بۆ لای کات بەدەست ئێوەیە بەرنامەکەتان هەیە شتی زەرور هەیە شتایە کە چون ئەو ڕۆژانە ئێمە چەندانە توێژ بووە توێژێک بووە کاکسە ئیبراهیم لەگەڵ رادیۆ پەیامی کانەدا کردوێتی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئێمە هەیە لەسەر ئەو کێرە و کێشە و جیابوونەوە ئەوانە وڵامی پێدراوەتەوە کاک جەماڵی بزۆرپور دوێنێ کار لە رادیۆ حزبی کۆمۆنیستی ئێرانەوە لەو بابەتەوە قسەی کردووە زۆر ناڕۆشنی زۆر ئێبهام کە ئەو هاوڕێیانەی کە جیابوونەتەوە لە تشکیلات جوابی ئەوانەی داوەتەوە ئەو پرسیارانە ئەگەر شتێکی زیاتر لەوانە ببێ و کاتی بەرنامەکەتان ببێ کورت
من لە خزمەتانە ئێمە 20 دقەیەکمان بەدەستەوەی داوام کرد لە هاوڕێیان ئەمڕۆ عادەتەن ئەم کاتی بەرنامەمان 1 ساعتە بەڵام ئیتر 20 دقەیەکی ترمان لەسەوت پێمان بە 10 دقەشیدا داوە بۆیان کردین بە ساعت و نیوە 2 سپاسی هاوڕێیانە بە شوێنیژەکەین لە هەر حاڵ ئەگەر ئیجازە بدەیت خەبات هەڵێت ئەرکی هاوڕێیانی کۆمەڵە چییە ئەومان بە کورتی بۆ جواب دەرەوە ئەخر ئەرکی هاوڕێیانی کۆمەڵا گەرمە بەستی ئێرە بێت لێرەش زۆر جار ئێمە بە هاوکاری لەگەڵ لایەنەکانی دیکە لەگەڵ سوسیالیست و کۆمۆنیستەکانی کوردستانی عێراق لەگەڵ اتحادیهای کرێکاری لەگەڵ ئەوانە پەیوەندیمان کردووە لەگەڵ لایەنەکانی دیکەی کە لێرە هەنچە لە کوردستانی لای خۆمانن چ لە بەشەکانی تری کوردستان و زۆر جار تەزاورات کراوە بۆ ڕۆژاوا کراوە بۆ باکوور کراوە بۆ تێکۆشەرانی سیاسی لای خۆمان کراوە دەبێت لەگەڵ ئەوانە پەیوەندی بکەن ئەمن پێم باشە لێرەیش ئەو کارانەی کە پێشووتر کراوە ئەو کارانەش لێرە بکرێت و ئیدامە بێت تێکۆشەرانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات باسمان کرد هاوڕێیانی تشکیلاتی نهێنیمان بۆ سەروبەندی ڕۆژی کۆمەڵ ئەوانەمان هەموو باس کرد و تەبعاً لێرەش دەزانین کە زۆر یەک لەوە ئەتراز و ناڕەزاتیانە دەبێت ئیجازەی بۆ بگیرێت دەبێت کاری بەستا قانونی بۆ بکرێت ئەو هاوڕیانەی ئێرە کە دەنگمانە بیستن حەول بدەن بۆ ئەوانە من پێم باشە وهروەها لێرە کۆمەڵێک ڕۆژنامە هەن سەربەخۆن کاناڵەکانی تەلەڤیزیۆنی هەن داوایان لێ بکەین کە دەنگی ئەو ئەتراز و ناڕەزایەتیانە منعکسکەنەوە لە میدیاکانی خۆیانەوە بێدەنگ نەبن و دەنگی ئەو دەستگیرکراوانە بن کە وەختی خۆی ئێمە بە سەدان مەوردمان بۆ شوێنەکانی دیکە کردووە بۆ لە حازەوە بێ بە نۆرێژ بێ نۆرەوانە کە جوابی ئەو داخواز و حەقەمان بدەنەوە باشە هاوڕێ ئەنوەریش هەر لە شاری سلێمانی و توێتی ئەمە پرسیاری هەر منیش بوو ئەوە کە پرسیارەکەیان وەرگرت بەڕێزێک لە سەقف پامێکی نردووە سپاسە زیاتر و توێتی سپاسی کاک حەسەن و هەموو کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەکەین کە لە تەواوی ئەو هەوراز و لە شێوانەدا کە بەسەر کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هاتووە کۆلی هەمەتیان لێ هەڵماڵیوە و نیان هێشتووە ئەم کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لەیەک بپاشرێت ئێمە کرێکاران و بێبەشان لە کوردستان سپاسی ئەوە دەکەین و خۆشی بە مەدیۆم زانیوە دارحاڵ سپاسیەکەین ئەم بەڕێزە لە سەقزەوە من وڵا پێم خۆشە یەک شت بڵێم ئەو بەڕاستی ئەوەی کە لازم کات دەبێت ئێمە سپاسی ئەوان بکەین ئەوەی کە وەختی خۆی لە هەموو تەنگ و چەڵەمەیەکە بە هاتن بەدەم کۆمەڵەوە ئەوەی کە لە هەموو ئەو گێر و کێشانەی کە هاتە پێشەوە لەو شرایطە سەختانەی کە بۆ ئێمە چ ئەوەی ئینشعا بێت چ ڕووداوهایەکی تر هاتە پێشەوە ئەوەی کە کۆمەڵەی ڕاگر ناوە بوو ئەو هێزە جەماوەریە بوو ئەو لە واقعدا ئەو پایە کۆمەڵایەتیە بە هێزەی کۆمەڵە لە ناو دڵی کرێکار و زەحمەت کێشا بوو کە ئێمەی پاراست تشکیلاتی علەنی ئێمە لێەوە هێزی وەرگتووە تشکیلاتی ناومان لەوێ هێزی وەرگتووە حتا تشکیلاتی دەرەوەی وڵاتیشمان کە چوونەتە دەرەوە ئەو هاوڕێیانەمان و تێکۆشەرانە هەمووی جێگە و پێگەیان لە ناو شارەکانی کوردستان و بەعزێنێک لە دەرەوەی کوردستان بووە بۆی ئێمە سپاسی ئەوانەکەین و پێم وابێت تا کۆمەڵە ئەو پێگا جەماوەریەی ببێ و هەتاکوونێ لەسەر ئەو خەت و ڕێبازی سوسیالیستی و تەبەقاتیەی بەردەوام بێ کە ئەم دوانە تێکەڵ لەگەڵ یەکترین بە باوەڕی من دەبێت لە چارەنووسی داهاتوی کۆمەڵە نگەران نبین و کۆمەڵە لە جێگای خۆیەتی ڕاستە ئێمە ئێستا هەرسێک کات شعبێکمان تێکەوت بە زەرەر بوو بەداخەوە لەو شرایەتەیە کە قسە لەسەر وحدەتی چەپەکەین بەڵام لە ناو خۆمانە ئامە بێتە پێشەوە خۆ معلوماوە لەوانەیە نگەرانیشی دروست کردێەوە دروستیشی دەکات بەڵام دەبێ بزانن کە پێگەی کۆمەڵایەتی کۆمەڵە لە جێگای خۆیەتی و ئەو تەجروبەکانی پێشویش ئەومان پێدەڵێت کە ئەوە دوای دەورەیەکیش بە باوەڕی من ئەو حقیقەتەکان زۆرتر ئاشکرا دەبن دەردەکەون و ئەو هاوڕێیانەی ناوە ئەو بنەماڵی گیانبەخت کردوانمان تێکۆشەرانی زیندانی سیاسی ئەو ئازاردیتوەکان ئەوانن کە هیوادار بڕەنجی هەمومان بە خەسار نەچێت کاک حەسەن بینەرێکی تر پرسیاری کردووە ئەگەر ئیجازە بدەی من دەقی پرسیارەکەەوە خۆی بخوێنمەوە چونکە لەوانەیە گەرمەوێ کۆیکەمەوە معناکەی نەگەێنم دا هەمووی ئەخوێنمەوە یەکێک لە بنەماکانی دەسەڵاتداری شۆڕایی لێپرسینەوە و لابردن و دانانی ئەندامانی بەڕێوەبەری کاتی شوڕاکانە هەر بۆیە بەنسبەت پارلەمان لە ڕاپەڕاندنی ئەرکە کۆمەڵایەتیەکاندا کاراترە پرسیار ئەوەیە چۆنە بەشی زۆری ئەندامان داوای کۆنگرە یا مەجمەعێکی بڕیاردانی ئەندامان بۆ گۆڕینی ڕێبەری حیزب دەکەن
بەڵام لە جیاتی ملکەچبوون بەم بنەمایە هەر خۆیان بە ئۆرگانی بەڕێوەبەر دەزانن. ئایا شوڕاکانی سبەی کۆمەڵگای کوردستان ئەم ئۆلگویە ڕەچاوەکەن؟ وەڵا حەقوا هەیە و پرسیارە لەو هاوڕێیانەی پێشومان بکرێ ئەوە دەبێ ئەوان جوابی پێ بدەنەوە. ئەوە جیان لەوە بە نظری من ئەممان لەو دەورەیەدا کارێکیان کرد یا شتایەکیان کرد کە نەتەنیا لە ئۆلگوی کۆمۆنیستەکان و شورا و دەسەڵات جەماوەری ئەوانەدانیە لە ناو چەپی ئێرانیشان نامۆیە، لە ناو چەپی زۆر جێگای دیکەشە بە ناوی چەپ و کۆمۆنیستەوە تۆ مەسەلەن بێنی ئەو کاری کە ئەوان کردیان سێ چوار دانەکار من جارێکی کەژوتم بەڕاستی بەغیرە سکانداڵێکی سیاسی هیچ ناوێکی ناتوانانی بنێتە سەر. ئەس جملە ئەوەی کە کۆنگرە نەگری 4 ساڵ لە تەمەنی تشکیلاتیەکەت بەسەر چوو بێ، بەڵام دوای ئەوە بێنی دوو دانە کومیتەی ڕسمی حزبی کە کۆنفرانس و کۆنگرەی خۆیانیان گرتووە هەڵیان وەشێنیتەوە. انتقاد لێ هەیە بەشداریت نەکردووە هەچێکت کردووە، بەڵام کوێ ئەساسنامە ئەو ئیجازەی بە تۆ داوەکە ئەو کارە بکەیت. ڕاستە منێ کامڕۆکە ئەو کارە بکەم سبحینی لەگەڵ شوراکان چی یەکەم، لەگەڵ دەسەڵاتدارەتی جەماوەری چی یەکەم، لەگەڵ نەهادە دموکراتیکەکانی ناو ئەو کۆمەلگایە بە بەهانەی ئەوەی کە سەر بە ئێمە نییە چی یەکەم. ئێمە لە بیرمانە خۆ وەختی خۆی لە زۆرێک لە دەیاتەکانە جاری وابوو زۆر جار کێشەمان لەگەڵ حزبی دموکراتەوە بوو. ئێمە دەچوین شورامان دادەنەوان دەیان کوت ئەنجومەنەوە ئێمەیان هەڵدەوەشانەوە یان کوت کۆمەڵە دایناوە کاکە ئێمە دامان نەناو انتخاباتمان کردووە خەڵک دایناوە. دەی ئەمە سبحینە من دەڵێم چی دەکرێت لەگەڵەوە. بۆیە ئەوە بەو لە حازەوە بە ڕەچاو نەکردنی مەوازین و پرەنسیپهای حزبی ئایننامە ئەساسنامە ئەوانە ئەوە دەردێکی زۆر گەورەی لە ناوچەپی ئێرانە. ئەومان بینیم ئەوە یەک تۆ دوو دانە کمیتەی حزبیان هەڵوەشاندوێتەوە، کمیتەی مرکزی کۆمەڵە کمیتەی خارجی کیشوەر کۆنگرەکانی بۆ بەڕسمیت ناناسێ. لە کاتێکدا کە ئێمە لە کۆنگرەدا قەتنامەمان تەسویب کردبوو بۆ مەسئلەی وحدەت بۆ هاوکاری بۆ یەکگرتووی حزب بپارێزین، دروست لەو کاتەدا ئەلامی نیشعاب دەکەیت، دروست لەو کاتەدا کمیتە مرکزیەک دادەنەی کە خۆت وەختت بەسەر چووە. ئێوە مەشاکن ئەمەم دەڵێم سکانداڵی سیاسی من زۆرم پێسەیرە بەشێ لە چەپی ئێران بەشێکی ئەوبەتە بەڕاستی حاشیەیی یەک دوو دانە ممکنە لایەن کە لەباری فکری و خۆیان بەمانە بە نزیک بزانن زۆرتر فرقەهایکی مەسەبین چۆن دەتوانێت دیفاع لەوە بکەیت، چۆن دەتوانی تۆ بێنی مەسەلەن 21 نەفەر لە تشکیلاتێکی کۆمۆنیستیدا کە قەت سابقەی نەبووە سێ چواردانە جیابوونەوەی نشعاب و تێدا پێش لە چریکەکان پێشهاتووە لە کۆمۆنیزمی کرێکاری پێشهاتووە لە اتحادیە کۆمۆنیستا لە ڕای کە کەس ئەوەی نەکرد نامۆیە جا ئەو جاربێنی ئەوە بکەی 21 نەفەر دابنێ بیت لەوە ئەو کۆمەڵی کمیتەی مرکزی کۆمەڵە و کمیتەی ڕابەری کۆمەڵە و جاوەرە با بێنی ئۆردوگاش بەشخێن و تەقەی سەودامان بێت. ئەمە لە چه قانونێکە هەیەشتی ئاوە شتی وا هەر نەبووە تاکوونە ئێستا و دوای ئەوە ئێمە لە ئێستا بەو لاوە کۆنگرەی کۆمەڵش دەگرین کۆنگرەی حزبی ئەی 6 ساڵە 4 ساڵە لە تاریخی ئەو کۆنگرە گوزراوی کێشەکەمان لەسەر چییە چۆنە تا ئێستا نەتان دەگرت و چۆنە ئێستا دەیگرن. بۆ یەکانێ من دەڵێم ئەوە پرسیارێکە دەبێت کۆمەلگای کوردستان ڕوبەڕووی ئەمە هاوڕێیانەی پێشووی ئێمە بکاتەوە ڕاستە خۆی نیشعاب بووە تەواو بووە ئێستا ئێمە دوو لایەنی ئەوان لایەنێکن کە بە هەر تعبیری خۆیان لە خوانیان هەیە کە بەس بۆی خلافکاری تریشیان ئەم ڕۆژانە کردووە مەسەلەن سایتی کۆمەڵە بە جۆرێک و نەشریەی پێشڕەوە ئەوە تا پێشڕەوە هەیە ئیدیتۆرەکەی معلومە ژمارەکانی هەر لەو ژمارەیەوە کە ئەوانی ناکردو پێشڕەویشیشیان داهناوە بە ناوی ئەو تشکیلاتی خۆیان ینی کارهایەکەکەن کە بەڕاستی زۆر لەگەڵ چۆن بڵێم شێوەکارێکی کە بیر لێکراوە نایێتەوە ئەحساسەکەی بحران بە بحران جواب بدەنەوە نەوەیەک دەسەپاسەجییان پێوە دیارە نەوەیەک سەر لێ شێواوی سیاسیان پێوە دیارە من بەداخەوم خۆ فێقانە زۆر بە ئەزمون بوون بە تەجروبە بوون ساڵەها لەو جێرە و کێشانەدا بەڵام بۆچی دەبێت ئاوا کار بکەن بۆچی دەبێت ئاو ڕەفتارانە بکەن بۆچی تووشی ئەو وەزیەتە هاتوون بەڵام دەرەر هەڵ ڕاستە من پێم وابێت کەسێک کە ئیدعای شۆرایی و ئیدعای کاری بەو معنایە جەمعی و ئەوەی بۆ کرێکار و زەحمەتکێش بێت لە تشکیلاتەکەی خۆیدا ڕەچاوینەکە من تەردیدم نییە لەوەی کە ئێمە بین ئەوان هەر کەسێکی تر بێ سیستمێکی دیکتاتۆری دادەمەزیرێنی لە داهاتوودا. کاکەسن هەد لەم بابەتەوە پرسیارێک هاتووە ئاوا دەڵێت دەڵێ هەڵبەدەم پرسیاری زۆر کەسیش بوو بەڕاستی سێ چوار کەس هەرم پرسیاریان نردبوو بەڵام بە دانەیەکیان کە کۆکراوی هەمووی لە خۆوەگرێ ئەوەت بۆ بخێنمەوە هەڵێ زۆر جار لەلایەن ئەم هاوڕێیانەوە ڕەخنە لە کۆمەڵە گیراوە کە پەیوەندی هەیە لەگەڵ حیزبە کوردیەکان و ڕەخنە گیراوە کە کۆمەڵە خەریکە وەک ئەوان استراتیژی ناسیۆنالیستی ڕەچاو دەکاو شتی لەو چەشنە
کەچی ئێستا بۆ خۆیان هەمان کار دەکەن و بەپەلە بۆ جێگیربوونیان لە هەرێمی کوردستان لەگەڵ حیزبە کوردیەکان پەیوەندی دەگرن. دەزانین ئەم پەیوەندیانە ئەگەر بە ئەنجام بگات هێندەی ئیلزامات لە پێش ئەوان دادنێ، یعنی هەندێک ئیلزامات لە پێش ئەوان دادنێ کەوابوو پرسیار ئەوەیە چۆن ئەندامانی خۆیان تێدەگەێنن، چۆن پەیوەندی لەگەڵ حکوومەتی هەرێم دەگرن کە تا دوێنێ ناسیۆنالیزم و خەیانەتکار دەناسران و لەلایەن بەشێک لە ڕێبەرەکانی ئەوانەوە دروشمی ڕووخاندنیان ئەدرا. بینەرێک هەرەوەی نووسیوە ناظام لەکوێش واللهی ئەوەی شتوزی و پرسیاران هەیە دەبێت خۆیان جوابی بدەنە ئەو قسانە هەمووی ڕاستە. ئەمن نازانم مثلن خۆ ئێمە تاکو لە دوێنێکە بێکۆ لە حیزبێکا بووین ئەوەی کە بۆ ئێمە حرام بوو بۆچی بۆ ئەوان مەباحە، خۆ ئەوان واکسیناسیۆن نەکراون لە بەرابەر ناسیۆنالیزم و لە بەرابەر ئەو شتێک کە بۆ خۆیان پیان وایە شەرمە و دروشمی ڕووخاندنی دەدەن و ئەوە بەڵام ئێمە لەو لاوە هاتبێتین خۆلاسە ئەوە تەمکینمان کرد بێت. ئەوە چی ئەوە نیشان دەداوە ئەو بینەیش هەرۆ بینەرە و بینەرانی دەزانن کەوان حولیان داوە هەم لەگەڵ یەکێتی نیشتمانی دانیشتنیان بووە هەم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەولیان داوە بۆ دیدار لەگەڵ یان و داوایان کردووە و تەبعەن ئەوانەیش خۆ بۆ چییە ئەوەش بۆ ئەوەیە کە جێگا و ڕێگان پێ بدەن یا بە ڕسمیەتیان بناسن. من بەڕاستی وەکو خۆم زۆرم پێ باشە و کارە کرد پێم وابێ ئیتر ئەگەر ئەوەیان کرد لەو رادیکالیزمن پێ دەڵێم رادیکالیزمی کەزایی لەو رادیکالیزمە کەزایی کە دەرحەق بە ئێمە دەیان کرد دێنە خوارەوە و ئەوەیان بۆ ناچێتە پێشەوە ئیتر ئەو جارەکە ئەم بینەرەش لە پەیامەکەیان نردوێتی مەجبورن هەندێک ئیلزاماتی ئێرەش قبول بکەن ئیتر بە شێوەیەک تەمکین یا پاشەکشێ بکەن. بەشێک لەو ڕۆهبەریە کە بۆ خۆیان دانیانەوە حتا شعاری ڕووخاندنی ئەمدا ئێستا چون داوای بنکە و بارەگەیان لێ جەباب چەند بیر و خوێن بخوان دەزان خۆ ئەمری ئێمەنی و ئەمری ئەوان چەند بیر و خوێن. بەڵام با من یەکشتی مێژووی بڵێم ئەو کاتانەی کە ئێمە لەگەڵ دەوڵەتی عێراقا پەیوەندیمان بوو هاتوچۆکانمان لە بەغاوە بوو خودی دەفتەری سیاسی ئەو کاتی حیزبی کۆمۆنیستی ئێرانیش ئێستا کانونی کۆمۆنیزمی کرێکاری دروست نەکرا بوو دوای ئەوەش هەمووی لێرەوە ڕۆشتوین هەمووی ئەوە بە ڕسمیت ناسرا بوو کە مەحزوراتێک دەبێ قبول بکەین. ئێمە دەمانزانی دەوڵەتی عێراق جنایەتایەکی کردووە لە وڵاتەدا حەڵەبجەمان دەزانی بۆمبارانەکەی خۆشمانمان دەزانی. ئێستەیش قسەی یەکێک لە ڕەهبەرانی ئەو کاتی کە دوایی بوو بە یەکێک لە لیدەرەکانی کۆمۆنیزمی کرێکاری و کانۆنی کۆمۆنیزمی کرێکاری هەیە کە مساحبەیەکی لەگەڵ ڕۆژنامەیەکی کۆیتیا هەیە لەگەڵی دەکات و ئەوانە لەسەر بۆمبارانی شینگایەکە چی دەڵێ وەکانێ ئەمانە تۆ هەر لایەنێک ئاگاهانە لە پێناوی هەدەفێکی گەورەتردا ئەو کارانە دەکات. انقلابی رووسیا انقلابی ئۆکتۆبر لە ساڵی 1970دا کە کرا وە خودی تەواوی انقلاب لە خەتەردا بوو لنین ترۆتسکیس ڕئیسی هەیئەتەکەیان بوو کە چوو خەریکی مزاکرەکردن بوو لەگەڵ ئەڵمانیەکان داوای بەشێ لە خاکی رووسیایان کرد. لنین چی پێ دەڵێت تەنانەت ئەوەی کە نامەی بۆ دەنووسێ دەڵێت داوایان کردووە نازانم کەراوات بکە چی بکە چی بکە پێی دەڵێت چی دەڵێن بیکە ئەو بەشە لە خاک تەحویل بدەیت بۆ پاراستنی ئەو حکوومەتە کرێکاریە. یعنی ئەو نەوع زمانە زمانی دەورانی ئۆپۆزیسیۆن بوونە دەورانی لایەکە کە لەگەڵ شوێنێکی دیکە رابطن. ئێمە هیچ خلافێکمان لە دەورانی پەیوەندی خۆمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە نەکردووە. ئەو ڕووداوانەی کە لێرە ڕوویان داوە ئەوانەمان هەموو منتەقل کردووە وتومانە. بەڵام شعاری ڕووخاندن کە ئێستا ئەوان یا کەس دەوان ئەو شعار ئێمە شعارەمانەدا ئەرکی ئێمە نیە ئەرکی ئێمە ڕووخاندنی جمهوری ئیسلامیە. ئێمە لەو منتەقەیەدا چالاکین کار دەکەین فعالیت دەکەین لە زۆر یەک لە اعتراضات و ناڕەزایەتیایەکیش کە تەنانەت لێرە لە عەلەی خودی حکوومەتیش بۆ بەشداریمان کردووە کۆتایەک نەهاتوین. بنابەرین ئەوەی کە ئەوان ئەوە تەناقوزی ئەوانە ئەوە لەواقع ئەو دووبل مراڵەیە کە ئەوان دەبێت جوابی پێ بدەنەوە لەلایەکە ئەوە دروشمەکانت بێ لەلایەک و لایەنەکەی ترت متهەمکەی ئەمڕۆکەشبی لێرە خواخوات بێت کەسێکی زۆر ئاسایش لە فلان دەمو دەستگای حکوومەتیشە ئاورە لێ بداتەوە دەی ئەو دوانە نایەتەوە ئەو تەناقوزەیەکە لەگەڵ کێشەی گەورەی هەر لە ئێستەوە لەناو خۆیانە لە داهاتووی سیاسیە لەگەڵ ئەندامانیان و لەگەڵ کۆمەلگای کوردستان و خەڵکی لایەنی چەپی مەسئول. من ناڵێم و کەسانەی کە ئەمڕۆ کە دنەی ئەو کێشانە دەدەن بۆ ئەوەی کە ئەوەی بە خۆیان نەکرا عەلەی کۆمەڵە بیکەن ئێستا بەدەستی کەسی کە مارەکە بگرن
ئەو قسەم لەسەر ئەواننی ئەوانە جریانەتی حاشیەی بە دوور لە حەدەس و ڕووداوەکانن بەڵام بۆ کەسانی کە دڵسۆز بن دەبێت بڵن کاکاری چی کرا کە ئەوە ئێستا بە شێوەیەکی دیکەوەتانەوە بیکەن بۆیە ئەوە لە واقعدا بە قەولی نە پاژنە ئاشیلی ئەوانە ئەوە ئەو خاڵەی لە پەنای ئەوانەی دیکەیش کە عەرزم کردی لە دیاریکردنی کمیتە مەرکەزی لە دەرکردنی پەنجزانە ئەندامی کمیتە ناوەندی لە دەرکردنی خەتێکی بەتڵان کێشان بەسەر کۆنگرەیەکی شەرعیە بەسەر کمیتە خارجەیەکی شەرعیە بەسەر هەمووی ئەوانەیە ئەوە بەشێکن لەو ئیشتباهانەی کە وتم بەداخەوە ئەو فێخانە یەک بە دوای یەک خەریکن دیکە. زۆر سپاس. بینەرێک گوتوێتی نەتیجەکەی چییە بێ بەڵام کاکەتەن 4 دەقەمان ماوە. بەڕێزێکی شتنووسێتی کە حەسەن هیوادارە من کێشانە زوو کۆتایی پێبێت و زەمان حەکێکی باشە بۆ بەرحەقبوون و ڕاستکۆبوونی ئەم بابەتە. کۆمەلگای ئێمە پێویستی بە ڕێگە و ڕێنوێنی تازە و بەڕۆژ هەیە. هیوادارین ئەم کێشانە زوو کۆتایی پێبێ و کۆمەڵە بچێتە سەر و لە کۆمەلگا هەڵبەت خۆی هێشتا ژێمە ڕوو لە کۆمەلگا و تەواوی هینەکان بەڵامی تر کێشەیەک لە بندەسمانایە و پرسیاری تعدارێک لە بینەریش بوو بۆ یەک باسمان کرد. بڵێ ئەو کێشانە من ئەوەندە بڵم کە تەواو بووە. ئێستا ئەو هاوڕیانی پێشووی ئێمە حیزبێکی دیکەن جریانێکی دیکەن ئێمە تا ئێستا کێشەی ناو بە چ ناوی خۆیان دەڵێن ئەوانە ئەوە بۆ خۆیان دەزانن کۆمەلگاش قەزاوەتەکا لەسەر ئەوە بنابەرین ئەوان لا ئێستاکانێت تا ئەم حاڵێک ئێمە قسە دەکەین چەند نەفەرێکیان لێرە هەر لە ئوردوگای کۆمەڵە ماونەتەوە هەر میوانن لە لای ئێمە و ئەوان حەولیان داوە کە کێشەکانی خۆیان لە ڕێگای حکوومەتی هەرێم و لە ڕێگای یەکێتی و پارتی و حەل بکەن. ئێمەش بەڕاستی ئەوەندەی کە کراوی قسەی خێرمان تێدا کردووە پێشمان باشە حکوومەتی هەرێمیشەکە گوێشیان لە قسانە بێت یان لایەنی یەکێتی و پارتی جێگا و ڕێگایان پێ بدەن لە شوێنێکی دیکە بەڵام ئەوە قەتعیە کە ئێمە بەیەکەوە لە ئۆردوگایەکان ناتوانین ببین ئەوە وازح ئەومان پێوتون و ممکن نییە ئەوان بتوانن لێرە لە پەنای ئێمەدا بە قەولی خۆیان بەسیمی خاردارێک بەیەکەوە زیندەجی بکەین چونکە نە زمانیان ئەوەندە شیرین بوو کە ئەو کارە بکرێەوە دوو هێزی چەکداریشەوە ئەو باسی ئەوەش دەکەن کە مەسەلەن تەجربەی وەختی خۆی لایەنی لەگەڵ کۆمۆنیزمی کرێکاری لەگەڵ کا عەبدوڵڵا لەگەڵ فراکسیۆن هیچ کام لەوانە واقعی باز ناکەن چونکە کۆمۆنیزمی کرێکاری ئێمە دەمانزانی ئەوان دەڕۆن ئەوان بەرنامەیەکیان نەبوو بۆمانەوە ئۆردوگایکیان پێدرێت وای ئۆردوگایان تەحویلدایەوە لایەنی کە عەبدوڵڵاوانە ئێمە جێگایکی ترمان بوو شوێنمان بوو هەتا لایەنی کە عەبدوڵڵا و کا عومەر کە کەسێکیان لە مساحەبەیەکا دەڵێ سیمی خارداریان کێشاوە ڕاز نییە ئەوە دوو دانە ئۆردوگای کاملن لە یەکتری جیاوازە ئەمان لە بانە گەورن ئەوان نەزەر گوێزەڵن دوو ئۆردوگایە دوو شوێنی جیاوازە کە فاصلەی بە کیلۆمتر و چەند کیلۆمترە لەگەڵ یەکتر ئێمە شوێنێکی یەک دەریامان هەیە لە دەواازەیەک و دەبێ بین و بڕۆین و عبور بکەین کوێ دەدەی بەو چۆن هاتو چۆکە بنابەری ئەوش ئەرکی خۆشیان ئەرکی ئێمە نییە دەبێ ئیمکانات دروستکەن حیزبێکی تازەی ڕابطەیشیان گرتوێمە هیوادارین ئەوانە جێبەجێ بێت وە ئەو جێگای بێمە بگەڕێتەوە من لەگەران نیم لەوەی کە بەنسبەتی ئێمە نایەڵین هیچ ڕووداوێکی نەخوازرا بێتە پێشەوەی هیوادارمانیش ئەوەندە مەسئول بن لەو بابەتەوە. زۆر سپاس کاکەسەن زۆر سپاس کە بەشدار بووی لەم بەرنامە کاتێکی زۆرمان لێگرتی هیوادارم لە بەرنامەهای داهاتووە بچینە سەر ئەو قسەباسی ئەو ڕفیقە کە باسی کرد ڕوو لە کۆمەلگا و کێشەکانی کۆمەلگا و ڕێنوێنەکانمان بۆ ڕوو لە کۆمەلگا ئەم کێشە لە کۆمان بێتەوە. زۆر سپاس بۆ بینەرانی خۆشەویست کە بە حوسەڵە دانیشن گوێویستیان بەرنامە بوو بە هیوای ئازادبوونی هەموو هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە ئێستا لە زیندانان و بگەڕێنەوە بۆ ناو باوەشی گەرمی بنەماڵە و هاوڕێیانیان کاتێکی خۆش بژین بە شادی.